جەژنتان پیرۆز بێ و تاعەت و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول بێ لە سێم ڕۆژی جەژن ڕاستەوخۆ لەگەڵ هاوکارانم لە پەیامی ڕۆژ و لە پەیامەوە لە خزمەتتان ئابین وێ دەکەین بەرگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندیەوەی ئازیز بێت یاخوا دوور بن لە دەرد و بەڵا دووبارە و سەد بارە جەژنتان پیرۆز بێت و تاعەت و عیبادەتتان قبول بێت. بەڵێ ئایزان ئەم ڕۆژ بە شێوازێکی گشتی کۆمەڵێک بەرگە و بابەتمان بۆ ئامادە کردوون. یەکێک لەو بابەتانەی دەمانەوێت قسەی لەسەر بکەین یاخۆ بابەتێکی تۆمار کراوە دەچینە لای هونەرمەندێکی دەنگخۆش لەوێ ئەو کۆمەڵێک ئاوازمان بۆ چڕێت وەروەها بابەتێکی تریشمان هەیە کەوایمان دەمانەوێت قسەی لەسەر بکەین لەسەر بنەماکانی خێزانێکی تەباچین چۆن بتوانین لە خێزانێکی تەباوە هەروەها ئاسوودەیی ماڵ لێرە میوانێکمانە بێ لەسەر ئەو دوو تەوەرەیە قسە دەکەین هەوڵ دەدەین لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانی شمانەوە کۆمەڵێک زانیاری ڕۆژ و وەروەها ڕۆژانی جەژن بۆ ئێوەی ئازیزان بگوازینەوە تاوەکو بتوانین زیاتر ئاگامان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و هەروەها کار و چالاکیەکانی ڕۆژ بێت. دووبارە جەژنتان پیرۆز بێ گردنمان ئازاکە نەگەر لێرەوە ڕۆژگارێک بە قسەیەک دڵمانی ڕەنجان دەبن بۆ هەموو لایەک هوە هەروەها مێدەکەین ئەم جەژنە خوای گەورە بیکاتە مای خێر و خۆشی و بەختەوەری بۆ هەموو لایەک وەروەها بێتە ئارامی دڵانی نەئارام بێتە مایەی خێر و خۆشبەختی و وەروەها ئاسوودەیی بۆ هەموو لایەک. بەڵێ ئایزان لە سەرەتای بەرنامەکەمانە لە دەستپێکی بەرنامەکەمانە ناوبڕێک وەردەگرین و دینەوە لاتان. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزانم دەستپێکیش دەچینە لای هاوکارمان وشار محەممەد لە شارە زورۆ لەگەڵمانە وشار سڵاوت لێبێ و چالاکیەکانی سێم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز لایەوە چین بۆ خۆشت جەژنێ پیرۆز بێ پێم بێ نەمبینیویت. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام جەژنە پیرۆزەی خۆشم لە ئێوە لە تەواوی ستاف و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم و لە هەمان کاتیشدا جەژنە پیرۆزی خۆم ئاڕاستەی تەواوی بینەران دەکەم بە شێوەیەکی گشتی دەمەوێت سەرەتا باسێک لە یەکەم ڕۆژی جەژن بکەم لە شارە زوور و لە هەمان کاتیشدا باسێک لە گرنگی پێدانی ڕسمەکە بکەم ڕێوەسمە کۆمەڵاتیەکان سەردانی کۆمەڵاتیەکان سەرەتا وەکو تەواوی هەرێمی کوردستان و جیهانیش سەرەتا لە مزگەوتەکانەوە پیاوان نوێژی جەژنیان ئەنجامدا و دواتریش کە جیاواز لە ناوچەکانی تر دەتوانین بڵێن جیاواز لە ناوەندی شارەکان پەیوەندی کۆمەڵایەتەکان لە دەرەوەی ناوەندی شارەکان دەتوانین پێ گوتەی هاوڵاتیانیش پەیوەندی کۆمەڵاتیەکان پتەوترە ئەوەی کە ئێمە بینیمە سەردانیکردن و هاموشۆکردن و تەنانە سەردانیکردن و نەخۆشانەی کە نەخۆشی درێژخایانیان یان پێش جەژنی ڕەمەزان نەخۆش کەوتبوون لەلایەن باڵێن پیاوانی ناوچەکەوە سەردانی نەخۆشەکە دەکران بە شێوەیەکی گشتیان بڵێن جەژنی ڕەمەزان بوو بە دەرفەتێک بۆ ئەوەی کە ئەو کەسانی بە شێوەیەک لە شێوەکان لە ماوەی ڕابردوودا کێشە و گیر و گرفت و ئاریشە و جۆرێک لە سادی لە بینیاندا بێ کردویانە دەرفەتێک بۆ ئەوەی کە ببێتە هۆی ئاشبوونەوە و لێک تێگەیشتن ڕۆژانی دوو سێمیش زیاتر تایبەتە بەو کەسانی کە لە دەرەوەی شارەکان و ئەتا یاخود لە ناو شارەکان ئەوانەی کە لە دەرەوەی شارەکان یان لە ناو قەزا و ناحەکان و دەرەوەی شارەکان بۆ ئەوەی سەردانی کەسوکارانیان بکەن کە لە ڕووی جوگرافیا و دوورترن و ڕۆژی یەکەم زیاتر پێشوازی دەکرێت ڕۆژی دووەم پێشوازیکردن لەو کەسانی کە لە ناو شارەکاندان و
بە شێوەیەکی گشتیش کە لە پشتیشمەوە دەبینێ بازارەکان چۆڵی پێوە دیارەوە دادەخرێت لەبەر ئەوەی کە هاوڵاتیانی ناوچەکە بە گرنگیەوە لە هەرسێ ڕۆژەکە دەڕوان و بڕیار دەدەن کە هیچ ڕۆژێک لە ڕۆژەکانی جەژن دوکانەکانیان بەڕووی با بڵێن کڕیارەکان دیارە نەکردنەوە بۆ ئەوەی زۆرترین با بڵێن بەسەرکردنەوە بۆ لە هەمان کاتە پێشوازی لە هاوڵاتیان و میوانەکانیان بکەن لە بەشێکی زانیاریەکانم کە دواتریش لە ڕۆژانی ئایندەدا زانیاری زیاتر دەخینەڕ و مەبەستمە باسێک لە کوشتارگەی نوێی سلێمانی بکەم کە لە سنووری ناحەی ئالبەتە لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوە کردووە 2480 تۆن گۆشتیان لە پێش جەژن بە بۆنی جژنەوە بە بۆنی مانگی ڕەمەزانەوە ڕەوانی ئەو بازارەکان شاری سلێمانی کردووەوە لە هەمان کاتیشدا 150 کیلۆگرام گۆشتی خراپەوە بوونیان ڕەفز کردوتەوە ئەویش بەهۆی خراپی کوالێتی گۆشتی ڕۆیشتووە بۆ قسابخانەکەەوە لە هەمان کاتیشدا لە بەشی لە ڕاگەیەندراوەکەیانداوە لە ماوەی ڕابردووشە کە قسەمان لەگەڵ بەڕێبەرانی پێتەنەری کوشتارەکەەکە کردەوە بە تایبەتی بەهۆی جەژنەکان بۆنەکانەوە کە سەڵبڕی خۆتان دەزان و بە تایبەتی لە جەژن قوربانیشە زیاتر دەبێت نیگەرانن لە بوونی ئەو ژمارە زۆرەی سەربڕین لە سەر جادەکان و لە خەلاف جادەکان کە لە ماوەی ڕابردووشداوە پێش ئەم جەژنەش بە شێوەیەکی بەرچاو و دیمەنانە لە شارە زوور و لە قەزای دەربەندیخانیش بەدی دەکرا ئەویش بوونی قەسابی لا کۆڵان کە بەهۆی ئەوەی کە دەزانن لە ئێستادا خواست لەسەر گۆشتی سوور زیاتر دەبێت بەو هۆیەوە کەم تا زۆر ئەو دیمەنانە دەبینەوە ئەمەش نیگەرانی لایەنی تەندروستی بەدای خۆی داهێنەوە لە ماوەی ڕابردووشدا قایمقامێتی و بەشی بەدواداچوونی لیژنەکانی ناو بازاڕی ناحیوار ماوەش دەستیان بەسەر کۆمەڵێک لە کەلوپەل و شمەک و وەتەنانە گۆشتی خراپەوە بوو گرتبوو کە ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان پەیوەست بۆ بە جەژن لەبەر ئەوەی لە ماوەی ڕابردوودا و بەم جەژنشەوە لەگەڵ هاتنی جەژندا هەم بەشێک لە فرۆشیارەکان بەشێکی کەمیان بەڵام کاریگەری دادەنێن کە ئەو شمەکانی کە لە ماوەی ڕابردوودا بۆیان ساغ نەبووتەوە بێک گوێدانە کوالێتی لە جەژنا بەهۆی بوونی خواستێکی زۆرەوە هەوڵیان داوە ساغ بکرێتەوە بەڵام لایەن لیژنەکانی ناو بازاڕی هەم قایمقامێتی قەزای شارەزۆر ناحیوار ماوەوە دەست بەسەر بەشێکی زۆریانە گیراوە. زۆر باشە، زۆر سپاس بۆ هاوکارمان وشیار محەممەد لە دەڤەری شارە زوورەوە لەگەڵمان بوون دووبارە و سێبارە جەژنی پیرۆز بێ و لەش ساغ بێ و سپاس بۆ زانیاریەکانێ. بڵێ ئازان دیارە ئەمڕۆ سێم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە، ڕاستەوخۆ لەگەڵ هاوکارانم لە خزمەتان ئابین بە کۆمەڵێک بڕگە و بابەتی ڕەنگا و ڕەنگەوە مێدەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. دووبارە جەژنتان پیرۆز بێت، تاعات و عیبادەتتان قبول بێت. وەروەها یەکێکیش لەو پرگانەی کە هەمانە بڕگەی ڕاستەوخۆ لەگەڵ بینەرانی ئازیزا دەبین لە ڕێگەی تەلەفۆنەکانتانەوە بڕگەی پرسیار و وەڵاممان هەیە. ئێمە پرسیار ئاڕاستی ئێوە دەکەین بۆ ئومێدەی ئێوەش وەڵامتان لا دەستپێت و وەروە براوەی دیارەکانی کەناڵی ئاسمانی پەیام بن. بڵێ با ئێستش بچینە لای یەکەمین پەیوەندی بزانین خات و سروەمان لەگەڵە لە کەرکووکەوە. سڵاوی خوات لێ بێ و جەژنت پیرۆز بێ. خی گەورە لە تۆیش دەستخۆشم بەرنامەت یەکەم دژە خۆتش پیرۆز بێ ئینشەڵڵا. زۆر سپاس خات و سروە، هەمیشە لە جەژن و خۆشیا بن. جەژنی کەرکووک چۆن گوزەرا؟ خۆشە لە کەرکووک؟ وەڵڵاهی خەریکە باشە بێ قەدەقەی هاشتۆ نامێنێ هەر لە ماڵەوە بووین. زۆر باشە، لەشتان ساغ بێ و ئینشاءڵڵا ئەم جەژنە بێتە مایی خێر و خۆشی بۆ هەموو لایەک. خات و سروە من پرسیارێک ئاڕاستەی بەڕێستانەکەم مێدەکەین وەڵام لای بەڕێستان هەبێ. پرسیارەکەش بەم شێوەیە، ناوی پەیامبەرێک ناوی پێغەمبەرێک کە زۆرترین جار لە قورئاندا دووبارە بووەتەوە، تا 134 جار لە قورئاندا ئەم ناوی ئەم پەیامبەرە دووبارە بووەتەوە. وەسێ اختیاریشمان هەیە، ئەم پەیامبەرە ناوی چییە؟ ئادەم، موسا، محەممەد درودی خۆیان لەسەر بێ. واللهی کۆتا ڕۆژی جەژنە یارمەتیماندا بە موسا بێ. ئەو پەیامبەرەی زۆرترین جار ناوی دووبارە بووەتەوە لەم سیانە کامیانە؟ لە ئادەمە یاخود موسایە یاخود محەممەدە درودی خۆیان لەسەر بێت؟ موسا بگۆڕم، موسا عەلەیهی سەڵات وەسەلام
34 ناوی هاتووە بەڵێ 134 جار ناوی هاتووە کام لەم وەمزانی ئەلەی ناوی زۆر هاتووە بەڵێ زۆرترین جار ناوی لە قورئاندا دووبارە بووەتەوە بە من نازانم با ئەگە دەڵێ وەڵامەت بۆ جێگیر دەکەم والله نازانم یەکەم پەیوەندیشم یارمەتیم دەبی باشە خات و سروە لە کەرکووکەوە ئێمە ئەو وەڵامەت بۆ جێگیر دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت لە جەژن و خۆشی دابی هەر لە کەرکووک دەمێنینەوە و خات و ئایامان لەگەڵا سڵاوی خوارد لێبێ و جەژنی پیرۆز بێ سڵاوی خوا دووبارە لە ئێوە زۆر جەژن لە ئێوە پیرۆزێ لە هەموو مسلمانان لە هەموو کارمەندان دەستخۆشتان دەکەم و یادان سەرکەوتوو بن زۆر سپاس خات و ئایا سەلامەت بی و هەمیشە لە جەژن و خۆشی دابی زۆر سپاس خات وایە پرسیارەکەمان بەم شێوەیە پەیامبەرێکمان هەیە کە زۆرترین جار ناوی لە قورئاندا دووبارە بۆتەوە یاخود ناوی براوە بە ئەندازەی 134 جار ئەم پەیامبەرە ناوی چییە لەناو ئەم اختیارانەی کە من ئەدەمێ ئادەم موسا محەممەد سڵاوی خوای لەسەر بێت مامۆستاوەی مێمە ئاگادار بین موسا عەلەیهی سەلام بەدرێگە تۆ پێمان هەڵەکەی ڕەمەزانە ئاخیر ڕۆژە عەزیێتمان مەدەن جا تۆڵی دووبارە بۆتەوە ئێمە من زانیاریم لەسەری هەبێت دڵنیان 100% ئەگەر تۆ لەمان هەڵەنەکەی موسا عەلەیهی سەلام یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕاستە بەزاقینە و پێنج جار ناوی هاتووە بەس موسا عەلەیهی سەلام لە هەموو پێغەمبەران زیاتر ناوی هاتووە ئەتر ئەگەر هەڵەشە یارمەتیمان بەنە ڕێک جەژنانەیەک زۆر باشە خات و ئایەخان ناخەمتانەوێت من لێتان تێک نایەم ئەو وەڵام و بۆ جێگیرەکەین دەستان بۆ پەیوەندیەکە بەڵێ ئایزان پەیوەندیەکی تر وەرەگرین خات و سەروین لە هەولێر السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله جەژنە پیرۆز بێ خات و سەروین سڵاوی خوا لێ بێ زۆر سپاس خات و سەروین بەڵێ بۆڵان پرسیارەکە با پێغەمبەر موسا بێ با پێغەمبەر موسا بێ زۆر باشە خات و سەروین لە هەولێرەوە هەمیشە لە جەژن و خۆشیا بن سپاس بۆ پەیوەندیەکەت دەتوانێت بەشدار بێ نەوەڵا خات و سەروین لەبەرەوەی هاوکارانی ترم لە سەریاڵن ئیشەڵا لە دەرفەتی داهاتوو پەیوەندی بکەن بەڵێ ئازان لەگەڵتان بەردەوام بین بەڵام ئەچینە پارێزگای هەڵەبجە لای هاوکارمان سامان فەتاح سامان سڵاوی خواد لێ بێ و جەژنی پیرۆز بێ و زانیاریەکانی سێیەم ڕۆژی جەژن لە پارێزگای هەڵەبجە چین بەڵێ سڵاوتان لێ بێ شوانە جەژنی ئەوەش پیرۆز بێ دیارە لە بۆنە و لە جەژنەکانە بەتایبەت جەژنی قوربان و ڕەمەزان ژمارەیەکی زۆر گەشتیار ڕوو لە پارێزگای هەڵەبجەکەن لە ناوچە گەشتیاری و لە ناوچاوی نەوەوارەکان دەربارەی هاتنی گەشتیار و ئامارەکانی هاتنی گەشتیار بۆ سنووری پارێزگای هەڵەبجە لەگەڵ بەڕێوەری گەشت و گوزاری هەڵەبجە چەند قولێکێک قسەکەم ماوەسا غەریب عەزیز نەبێ بێنێرەوە سپاس بۆ دەرفەتە هاتنی ڕێژەی گەشتیارم ساڵ بۆ هاویناوارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و ناوچە گەشتیارەکان چۆن بەڵێ ڕێژەیەکی زۆری گەشتیاران ڕوان کردوە ناوچە گەشتیارەکانمان بە تایبەتی ئەحماوە و ناوچەی هەورامان تەیەڵە و بیارە و بە ڕێژەیەکی زۆر باش بووە بەڵام ئێمە ئامارێکی وردمان ئەنجام داوە لە سێ بنکەی گەشتیاری خۆمان کە لە سێ شوێنەدامان ناون بەڵام بەڕاستی هێشتا بە تەواوەتی لێ نەبووینەتەوەی کە ئەنجامەکە ڕابگەێنین لە یەک دوو ڕۆژی داهاتووە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن تەواوی ئەو داتانە ڕاگەێنین کە گەشتیاران سەردانی ناوچەکانیان کردین سێم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە ئەگەر پێمان بڵێ بە نزیکەیی تقریبەن ئەگەر بە نزیکەیش پێمان بڵێ چەندێک گەشتیار ڕووی لە ناوچەکان کردو ڕاستیەکەی ناڵم داتاکەمان جیا کردوەوە بەڵام بە دەقیقی تەواوەتی جامان نەکردوەوە کە داتاکە چەندێکە بەڵام ئەوەی ئێمە ئاگادار بین دوێنێ زیاتر لە 16,000 سەردانی ئەحمەداوای کردبوو زیاتر لە 8,000 سەردانی ناوچەکانی بەڵام ئەمە ورد و دقیق نیە دواتر لە بە دقیقی ڕاگەین کە زیاتر لە 8,000 سەردانی ناوچەی هەورامان و تێڵۆ بیاری کردبوو چەند ناوڵاتیان و گەشتیاران ماوەسا غەریب ڕازین لە خزمەت گوزاریەکان لە ناوچە گەشتیارەکان وەک من لە پێشووترە بە دوواداچوونم کردووە سەردانی ناوچە گەشتیارەکانم کردووە بەشێک لە وڵاتیان و گەشتیاران نیگەرانن لە نەبوونی خزمەت گوزاریەکان و بەرزبوونەوەی نرخ تا چنەوە چاودێری و بابەتانتان کردووە بەڵێ ئەمە تیمەکانمان دوێنێ بە تەواوی ناوچەکانە بەشدار بووینەوە تەواوی ناوچەکانمان بەسەر کردوەوە بەڕاستی ئەمەش خۆمان گلەیمان هەیە لە هەندێک کەم و کوڕی خزمەت گوزاری بۆنەوە پاکردنەوەی شوێنەکان بۆ نمونە سەرلەی خۆڵ بۆ نمونە دابینکردنی دەبلیسی و دەستشۆری و پێداویستەکان لە ماکەمە گرفتمان هەیە لە ناوچە گەشتیارەکاندا و لە ئایندا بە دڵنیاییەوە چارەسەرێکی وردی ئەوەکەین بەڵام ئەوەندەی ئێمە لە دوو ڕۆژ پێشەژنەوە تا ئێستا وردبینیەکەن و بە دوواداچوونەکەین بە تایبەتی دوێنێ بە دوواداچوونی وردمان کردو بۆ تەواوی ناوچە گەشتیارەکان چونکە ئێمە لە ناوچە گەشتیارەکانە وەسڵمانەیە نووس
نووسێک لە وەسڵەکە درێ بە ئەو کەسەی کە دانیشە لە شوێنەکە نووسێک لای ساحب گەشتیارەکان مێنە لای ساحب کەپرەکانە مێنێتەوە ئەوەی ئێمە دوێنە وردبینیمان کردو تەواوی ناوچە گەشتیارەکان گەڕاین لە سیعرا گرفتمان نەبوو دوێنێ سیارەکان زۆر باش و گونجاو بوون و تا ڕادەیەکی باش بەدەمەواتە نەبوو لایەن گەشتیارانیش. ساغری بەگەر پێم بڵێ چەند ناوچەی گەشتیاری واوی ناوار لە سنووری پارێزگای هەڵەبجە هەیە بۆ ئەم جەژنەوە بۆی بە فەسلەکە فەسلی گەرمای ئەمە 4 ناوچەمان زیاتر کراوە بوو ئێستا ناوچەی ئەحماوە ناوچەی بیارە لەگەڵ ئاگەسەر و تاڵەتەوێڵە بەڵام بۆ ناوچەی خودی هەڵەبجەیش چاوگمانە بوو ئەم 4 ناوچەیە لە ئێستا کراون بۆ گەشتیاران و خەڵک سەردانیانەکە بە حکمی گەرمەوە بە حکمی شوێنی ناوچەکە چونکە ئەگەر تۆ فەسلی بار حسێب بکەی هەر شوێنە حسێب ناوچەیەکی گەشتیاری و خەڵک سەردانیەکە بەڵام بۆ ئەم وەرزە ئەم 4 شوێنەمانەیە خەڵک سەردانی بکە. بەڵێ شوانە دیارە لە سنووری پارێزگای هەڵەبجە ژمارەیەک لە ناوچەی گەشتیاری واوی ناوارەیە کە ساڵانە ژمارەیەکی زۆر لە گەشتیار لە وڵاتیانی ناوخۆی و بەشێکی زۆر یا وڵاتیانی عەرەب بە تایبەتی لە باشووری عێراق ڕوو لە ناوچە گەشتیارەکانەکەن بەڵام ئەوانەی کە من دەزانم گلەی ئەوە کەنوەنیگەران لەوەی کە بەپی پێویست خزمەتگوزاری و خزمەتگوزاری لە ناوچە گەشتیارەکان دابین نەکراوە بۆ گەشتیاران وەسەر ڕایەوەش ساڵانە گلەی ئەوەیەکەن کە نرخ لەو ناوچە گەشتیارانە بەرز دەبێتەوە بەڵام وەک بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە ئاماژەی بۆوە کرد ئەوان چاودێری و ناوچە گەشتیارانەکەن ئەوانش نیگەران لەوەی کە ناتوانیوە تاکو ئێستا بەباشی خزمەتگوزاریەکان بۆ گەشتیاران و وڵاتیان دابین بکەن کە سەردانی و ناوچە گەشتیارانە دەکەن. بەڵێ سامان زۆر سپاس بۆ زانیاریەکانت دووبارە جەژنێ پیرۆز بێ و لەشە ساغ بێ و سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. ئازیزان لە درێژەی پەیوەندی لەگەڵ هاوڵاتیان و ئاراستەکردنی پرسیار لەگەڵتان بەردەوامە بین دەچینەوە لای پەیوەندیەکانی بەڕێستان پەیوەندیەکی تریش وەردەگرین خات و دیمەن لە سلێمانی سڵاوی خوات لێبێ و جەژنێ پیرۆز بێ. خات و دیمەن سڵاوی خوات لێبێ و جەژنێ پیرۆز بێ. زۆر زۆر سپاس. جەژنێکی پیرۆز بێ هیوای سەرکەوتنە بۆ خواتم. سەلامەت بی خات و دیمەن. خات و دیمەن پرسیارێکمان هەیە بۆ بەڕێستانی دووبارە دەکەمەوە لە ناو قورآنی پیرۆزدا ناوی پەیامبەرێک هەیە زۆرترین جار دووبارە بۆتەوە بە ئەندازەی 134 جار لە نێوان موسا و محەممەد عەلەیهی سەلام و هەروەها ئادەم کام لەم پەیامبەرانن؟ موسا بێ. ئەم موسای خۆمان دەڵێ دڵنیای ڕزانیاری تێیان لەسەر بنەمای وڵا لە باشە خات و دیمەن زۆر خۆشحاڵ بووم هیوای سەرکەوتنە بۆ خوات. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هەمیشە لە جەژن و خۆشی دابن. بڵێ دەچینە قەزای خەبات کێمان لەگەڵا؟ سلام علیکم بەیانیتان باش و جەژنتان پیرۆز بێ. جەژنی جەنابیشت پیرۆز بێ زۆر سپاس. ناوی بەڕێزت کاک؟ مەڕوان. کاک مەڕوان. کاک مەڕوان گیان زۆر سپاس لێوەش پیرۆز بێت و هەمیشە لە جەژن و شادیا بن. زۆر سپاس تامێکەکان سەرکەوتوو بن. زۆر سپاس کاک مەڕوان گیان. جەژن لە خەبات چۆن گوزارا؟ وەڵا الحەمدولillah تا ڕادەیەک باش بوو. گەرم و گوڕی هەبوو وەکو ساڵانیان؟ ناوەڵا. باشە باشە کاک مەڕوانگیان ئیشەڵا هەمیشە لە جەژن و خۆشیا بن و ئەم جەژنەش بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. ناوی ئەو پێغەمبەرە چییە کە زۆرترین جار بە ئەندازەی 134 لە ناو قورئاندا دووبارە بۆتەوە؟ موسا عەلەیهی سەلام. چۆن کاک؟ موسا عەلەیهی سەلام. موسا عەلەیهی سەلام. زۆر زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت کاکە مەڕوانگیان. دەچینە چەمچەمان لای خات و سندوس سڵاوی خوات لێبێ و جەژنی پیرۆز بێ. زۆر سپاس دەکەم سڵاوی خۆی گەورە لە تۆی بەڕێز و جەژن لە سەرجەم کارمەندان و بینەران پیرۆز دەکەم لە تۆی بەڕێزی. زۆر سپاس خات و سندوس. خات و سندوس پرسیارێکمان ئاڕاستەی بینەران کرد ناوی ئەو پەیامبەرە کە زۆرترین جار لە قورئاندا دووبارە بۆتەوە. ئینشەڵڵا پێغەمبەر موسا بێ. موسا؟ بەڵێ. باشە خات و سندوس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هەمیشە لە جەژن و خۆشە بن. دێنەوە پارێزگای سلێمانی و لای خات و ڤینۆس سڵاوی خوات لێبێ و جەژنت پیرۆز بێ. سڵاوی خۆی گەورەش لێوە بێ کاکەشوان جژنیۆش پیرۆز بێ. زۆر زۆر سپاس هەمیشە لە جەژن و خۆشیا بن خات و ڤینۆس. گوێبیستی پرسیارەکەی ئێمە بوویت؟
باڵێ با موسا عەلەیهی سەلام. موسا عەلەیهی سەلام زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خاتوو ڤینۆس. دەچینە ئاکرێ لای خاتوو ئیمان سڵاوی خوات لێبێ و جەژنی پیرۆز بێ. سڵاوی خۆ بێزیتە جەنامی کارمەندە چاوانی باسی سەیدە. زۆر سپاس خاتوو ئیمان بە ناوی کارمەندانی شەوە سپاس ئەوانیش جەژنە پیرۆزە بە بەڕێزەکەن هەمیشە لە جەژن و خۆشیا بن. من هەرساڵی جەزنێ لە تەو لە هەمی کاردەر و کارمەندت کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزکەم شەڵڵا خدای مەزم تاعەت عیبادەتی تو قبیل کردبێت هەمی ڕۆژێتەوە هەر جەزن و خۆشی بن. ئامین ئینشاءالله. خاتوو ئیمان گوێویستی پرسیارەکەم بوویت؟ بەڵێ موسا عەلەیهی سەلام. موسا عەلەیهی سەلام زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێزت خاتوو ئیمان لە ئاکرێەوە لەگەڵ مامووی سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە لای پەیوەندیەکی تر لە شاری سلێمانی خاتوو ژیان سڵاوی خوات لێبێ و جەژنی پیرۆز بێ. سڵاوی خوات لێبێ جەژنی پیرۆزە دەستخۆشی بەرنامەکەشە لێ یەکەم. زۆر سپاس خاتوو ژیان هەمیشە لە جەژن و خۆشیا بن. زۆر سپاس لەگەڵەوە ئینشەڵڵا بۆ وەڵامی پرسیارەکەتدا موسا عەلەیهی سەلام بێ. موسا عەلەیهی سەلام زۆر باشە خاتوو ژیان دەستت خۆش بێ خوار لەگەڵ. سەلامەت بێ سپاس دەکەین لە جەژن و خۆشیا بی. بەڵێ بینەرانی عەزیز دیارە ئەو پرسیارەی ئێمە ڕاستەی بەڕێستانیەکەین لەسەر شاشەی پەیام وەڵا با بڵێن پرسیارەکە کراوە کام لەو پەیامبەرایی کەوا زۆرترین جار لە قورئاندا ناوی دووبارە بووتەوە بە ئەندازەی 134 جار سێ اختیارمان هەیە کام لەو پەیامبەرانە کەوا وەڵامان ڕاستەکەن ئادەم موسا محەممەد عەلەیهی سەلام. بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر لە تەکیە خاتوو کۆچەر سڵاوی خوات لێبێ. زۆر سپاس جەژنی پیرۆز بێ و هەمیشە لە شادی دابی. زۆر زۆر سپاس. خاتوو کۆچەر گوێبیستی پرسیارەکەی ئێمە بوویت؟ بەڵێ با حەزرەتی موسا عەلەیهی سەلام. حەزرەتی موسا عەلەیهی سەلام زۆر باشە سپاس بۆ خاتوو کۆچەر لە تەکیەوە لەگەڵمان بوویت. بەڵێ دەچینە بەردەڕەش لای خاتوو سەحەر سڵاوی خوات لێبێ و جەژنیش پیرۆز بێ. بەڕێزی زۆر سپاس خاتوو سەحەر. وەڵامی پرسیارەکەت لایە پرسیارەکەت گوێ لێ بوو؟ بەڵێ باسی موسا عەلەیهی سەلام بێ. موسا عەلەیهی سەلام زۆر باشە خاتوو سەحەر هەمیشە لە جەژندا بیت. سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە هەولێر لای خاتوو نەرمین سڵاوی خوات لێبێ و جەژنت پیرۆز بێ. عەلەیکوم ئەسسەلام. زۆر سپاس خاتوو نەرمین. وەڵامی پرسیارەکە موسا عەلەیهی سەلام. وەڵامی پرسیارەکە موسا عەلەیهی سەلام زۆر باشە خاتوو نەرمین لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ دەچینە سلێمانی لای پەیوەندیەکی تر خاتوو دیلە لە سلێمانیەوە لەگەڵمانە سڵاوی خوات لێبێ. سڵاوی خوا گێرە لە ئێوەی بەڕێزیش بێ. زۆر سپاس جەژنی پیرۆز بێ و هەمیشە لە شادیابی خاتوو دیلە. لە ئێوەی بەڕێزیش پیرۆز بێ دینت لەگەڵە دینە. دینە زۆر داوای لەبوو نەکەی خاتوو دینە بە من بەلام تێگەیشتم. زۆر خۆشحاڵ بووم بەشداری لە بەرنامە جوانەکەتان. خوا هەمیشە هەر خۆشحاڵ بێت. زۆر سپاس بۆ وەڵامی پرسیارەکەیش پێغەمبەر موسا عەلەیهی سەلام. پێغەمبەر موسا عەلەیهی سەلام زۆر باشە خاتوو دینە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە پارێزگای دهۆک لای سەیدا سامی سڵاوی خوات لێبێ و جەژنت پیرۆز بێ. سڵاوی خوای گەورە لە ئێوە بێ و جەژنتان پیرۆز بێ مامۆستاگیان چۆنن باشن؟ باشی سەیدا سامی تەندروستی تۆ چۆنە سیحەتت چۆنە؟ زۆر باشم ئەگەر ئێوە باش بن وەڵڵا ئەلحەمدولیلا ئێمەش باشین سپاس بخوا لە دوعای خێر بێبەشمان مەکەن. سپاس خوای گەورە لە مولایەک ڕازی بێ ئینشاءالله دوعای خێر بۆ مولایەک. زۆر سپاس سەیدا سامی. بەرە قوربان. وەڵامی پرسیارەکەش بە موسا بێ. بە موسا بێ باشە سەیدا سامی ئەو وەڵامەت بۆ جێگیر دەکەم ڕێز و سڵاومان هەیە بۆ باژێڕی دهۆک. سپاس بۆ سەیدا سامی لە دهۆکەوە لەگەڵمان بوو ئێنەوە بۆ سلەیمانی خاتوو پەخشانمان لەگەڵە سڵاوی خوات لێبێ.
بێتاکە شوێنگیات باشی خات و پەخشان جەژنی پیرۆز بێ جەژنی تۆش پیرۆز بێ و ئیشەڵا هەموو ساڵێ لە خۆشیابی زۆر زۆر سپاس خات و پەخشان لەگەڵێوەیە ئیشەڵا بۆ وەڵامی پرسیارەکە و با موسادێ عەلەیهی وەسەلام موسا عەلەیهی سەلام باشە خات و پەخشان لە سلێمانیەوە لەگەڵمان بوویە وەڵامت بۆ جێگیر دەکەین هەمیشە لە جەژن و خۆشی دابی بەڵێ بینەرانی عەزیز لە بڕگەکانی تر بە پێی دەرفەت لەگەڵ پەیوەندیەکان لەگەڵ ئێوە بەردەوام دەبین ئێستش هاوکارانمان چوونەتە هەورامان لای هونەرمەندی و ئاواز چڕێکی دەنگخۆش کە خاوەنی پێداویستێکی تایبەتە کەوا چاوەکانی لەدەستداوە بەڵام با بزانین جەژن لای ئەو چۆن دەگوزەرێ و هەروەها چیمان بۆ دەچڕێ هاوکارمان دانیار سەردانیەوەی کردووە دەچیناوێ و بینەریە و بەشەی بەرنامەکەمان دەبین بەنام و خوای گۆرە و میهرەبانی سڵام تاچنەبوو بینەرەوە شەویستەکە کەناڵ و پەیامی جەژنتان مبارەکە بوو گڕوی تا هەر جەژن و وەشی و شایی بوو ئینشاءڵڵا ئایزەوە شەویستەکە جێ هۆرامان و نامی خزمەتانە چی جەژنینە جێ کەشی وەشەنە جێ ئەشوهایی فرێ تایبەت و جەیوی تایبەت و تەیۆڵەی نامی خزمەتانە چنی کاگیونسی کە ئارۆ جەژنانە و ئێمە و کەناڵەکەی ماکە کومەڵی بەرهەم تا پێشکەشکردنی پشتیوان بەخوای گۆرەی کە بە دڵ و شمەی ئازیزی با ئینشاءڵڵا کاگیونزیان فرە خیر بێ قوربانە و سپاس تا کەرووە تا خیر بێ پێشارۆچکۆتە وێڵێ جەژنەتا مەبارەکە بۆ هەزار جەژنێ نەبیدێ جەژن بارکی کەروو جەسەرجە مسلمانە جیهانی بە تایبەتی کوردستان جەژنەتا مەبارەکە بۆ هەزار جەژنێ نەبیدێ یاخواوەشبی کاگیونزیان ئەگەر وتمە پنە بژناسی بە بینەرە عەزیزەکە زیاتر بژناساوە بەڵێ من نامێمی یۆنس میرزای تەوێڵەیە جە ساڵ 1970 جێکەڕە کۆمالیدەری جە ئەڵێ بێنە بڵێ هەر تەوێڵینە ژیوانی بەڵێ ماوە چڵ یا دەستکردن و گۆرانی واتەی هەر بە وەخت و مەکتەبی مانە وەخت و تەلەڤایەتیانێ تا ئیسە بەڵگە و چێوێ مامەنێنێ گۆرانی بە کاسێت بە ڕەسم گۆرانی ماچوو مەکتەبەنم ئاڕسمێ مامەنێنی تەرباسە کرد سیارەکەنەواتە ڤیددیۆ شاپیاردە ناون و زاوڵەیی ما باقی بیانین ینی چات دەمێوە ڕەنگە گۆرانی واتێ ئاوەختە بیان کامێرە نەبیێن بەس ئێمە جە تەوێڵێوە کە لەوامی بە سەردای پێ هەڵەبجەی پەیانۆ قۆمی ماژناسما خۆ عەفۆشکەر و کاکپەرە ژباچینی پەرەجەسووری بوێنی چاگە گۆرانیم واتێنی چیدماوە دمای 30 ساڵە شریتەکەش ئامانە ئێسە وەفێوێ کاسێتەکەشا پێکی ئەستاوە و دەستوەشی شاب نەکەرمێ سپاس شاکەین ڕانە کاگیونیسە بینەرەکەی ما چەمەڕوان و دەنگ و جەناوی تەنی جاگەرەکمانێ بەرهەمی ما پێشکەش کردی باڵێ جابا کەرمێژن و جێژنێت ئێدە ئینشاءڵڵا ئارۆ 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 کەرما بێجێژنێ ئارۆ 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 کەرما بێجێژنێ نێ ئاورەما بۆ نەبوو ماتێژنێ نێ ئاورەما بۆ نەبوو ماتێژنێ ئارۆ جەژنێنێ سەبای جەژنون و گردێن ئازادیم کۆتێن دێسووت و گردێن ئازادیم کۆتێن دێسووت و ئارۆ 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 کەرما گیان جێژنێ گیان گیان خۆ جێژنێ
جژن و ڕەمێزانی جژنێنێ جژنێ جژن و ڕەمەزانی یاخوا خیر بێ و پێهۆرامانی یاخوا خیر بێ و پێهۆرامانی کۆتێنیاگی بەفاڵ و ئەحواڵ کۆتێنیاگی مەزان و ئەحواڵ مەگەرێ جەژنێ بۆ ڕامکێن و ماڵ مەگەرێ جەژنێ بۆ ڕامگێن و ماڵ ئارۆ 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 کەڵما بێجێژنێ نە ئاورا مابێنێ نەبێن ماتێژنێ نێ ئاورای مابێن نەبێن ماتێژنێ یاخوا خیر بێ وەردەنگە وەش بوو ئینشاڵڵا وەش بی یاخوا کاک یونس ئەگەر باس و جەژن و قەیمی ماپێکەری زاوڵەیی کە وەخت و وش جەژنێ تەوێڵەی نەچنین بیان چنی گوزەریان فەرقەکەش چی شاچن ئیسەیە ئای چم وەش بێ ئای ساڵا وێردێ ساڵا وێردێ هەرگیز نمێوە ئاوەشیێ ئانە نەبۆی مەواشمێ مەزاوڵێ بێن مێ و ئیسێ گۆرێ بێن مێ و تەمەنەکەمە بۆربەستن بەڵامەکەتەی ئاسمان چەند دوورە جەزەمینی ئانە جەژن و ئیسەیە و جەژن و قەڵیمی دوورە کۆتێنەوە جەیەکتری جە هەر بوارێ و تۆ باچیش گێریش دوورە کۆتنەوە سەبەب چیشە؟ وەڵڵاهی دێتر مەزانی سیلۆ ڕەحمی نەمەنەن خەڵەگارۆ بە تۆڕ ئەنتەرنێتی و بۆ مۆبایل جەژن بارکی ئەگەر کەرۆ جەواڵ پەرسۆ جەژن بارکی و کەرۆ وتمانێ ئاوەشیە و کاسە هامسایی و زاوڵێ ڕەمێنێ کۆڵانەرە و خەرجی مادێنێ و یاوینی لاوی 5 پرسیل دێ هەڵای من فکرماکێ 15 پرسی دانا جەژنانێ جەژنانە ئەمە وەش بێ جا ئەگە وەش نەبوویە فکرش منۆ ڕازمەچی وەخت وش تەوێڵێ ئیسێ کە ئامامی چن برادەرەکەمە باسوانەیە ما کرد تۆزی مەنزەرەکەش بسە جارانی نەمەنن تۆزی وەشی و ئاچێژێ کولتوریە و فەرهەنگە ڕەستەنەشە نەمەنن بسە جارانی ئینە پێچیشی گێڵۆوێ هەر جەیانەکانێ هەرجێ ینیمی ماتیش بۆ دیارە بسە ئۆسای نییە کرد بیان عادەت و تەقالیت و دەوروبەری هیچ کەسێ مەبینی یانەکەش دارێ بە پاسارکەوەش بۆ بانتلیرش بۆ بانتل و حەیج نەمەنن گر بیان بەم سەلاح چا دەربارۆ ئەتر جە کەلتوریج مەزان وەڵا شش عسکر و حەیج نەمەنن حەیج پێسە وەش کەلتور مامەنن نە چی فۆلکلۆر مامەنن نە حیچمان نەمەنن هەر پێسە ئیسێ ئی شارانە کە تۆم زانیشە ڕەنگە بەشی پێویست بوو بێ چاولێگەری و ئی فلیمانە کۆڵێ بەڵێ عادەت و تەقالید و دۆروبەری ڕاستە ئێمە چشگرتێن مێوە ئێمەش پێ ئیسە بە ئام بەشێ نەبێنمێ گوزەران و هۆرامانی تەوێڵی چنینە خەڵکەکەش سەر و چیشی و ژیوای بەرۆسەر خەڵکەکەش ئەغڵەبش بێن بە مەعاژوەر ئەغڵەبش بەعزێ خەڵکی ژمەنە بۆوە چین ڕۆژهەڵاتی واچمێ چین ئێرانی چیگەنە نزیکێنمێ ئی مەرزێما هەنێ ئی ئەم سێما هەنێ نۆسوڵە نەشوشمێنێ زاوەرە کێمنەوە بە ڕاستانە گەمڵەن نوتشان ئینێ مەیە پێی دەگایمە چێ و بەرا بە کۆڵ بە بازرگانی ئێتر ژیان و نیمۆ ئی خەڵک و تەوێڵێ ئینا سەر و ئامەرزا و ئاحدودیە کاک یونس ئیسێ گەنجی ئیسەیە جێ تەوێڵەی نەپسە جارانی زۆق و خۆش و شاهەن پێ گورانی واتێ و پێ ئی بابەتە ئیسە کەمتر بینمیانی پسە جارانی نییە ینی گێڵی شون و دوی هونەرمەندانە پسە جەنابی دەنگوەش کەم دەستگن و ئینە چی و کار چیشە وەڵا ئیسە من واچوونێ بەعزێ ما هەنێ گۆرانی باشێ پێشە من ئینێ هەڵەبجە و سلێمانێ و شارەکانێ تەوێڵێنە نەمەنینێ دلێ تەوێڵێنە نەمەنێنێ ئیسە من هیچ کەسیشکەمە بەر و واچوو چڕوش بەرنامەوی
هامتامکەر و هامڕام بۆ بەرنامە و پێشکەشکەرمێ پێسە هونەری گۆرانی واتەی دمانە چێتر خەڵکی پەشوکی و بە کاسپی تەریەنە و ئێتر خەڵکی تەری هەڵبەتەن باچ و ڕەنگە ڕێچکەی هونەریش نەگەتەن ڕازمەچ فعلا کاک گونزگیان با بالمیلا بەرهەمی تەری ئینشاءالله دامی چێشمان پێشکەشکەری بسم الله وجعلني رحمن ورحيم رحمن ورحيم يا نبي توب الله رب العالمين رب العالمين الله 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 حي الله جان هلي آسمان جان تاكز من تاكز من جان صلوات بديار جان محمد من الله 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 حي الله يندي ساني للياوي جان شو شي ميلتم جانم دنيا شمروي جان نتشي قيامتم نروا قيامتم الله 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 حي الله جان سواري امان جان جي مدينه ووي جي مدينه ووي جان سوار محمل جان از بزينه ووي از بزينه ووي الله 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 حي الله جان سواري امان جان جبيت الله جبيت الله جان سوار محمل جان ابني عبد الله 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 حي الله الله جان الله حاجيان لحج جان مليك جبه فاوه مليك جبه فاوه جان وصلي فحاجة جان مكملة مكملة الله 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 حي الله یاخوا خیر بێ و دەنگە نەڕز و ئینشاءالله وەش بیاخوا کاگونس گەرەکمە باس و تەندروستی وتما پێکەری چەند ساڵت چێ هەڵتەر فتری کەمەنە چەمێ و بە شێوازی و کزی بی و دماتر پی شێواز و ئیسەیە یاوە ئینە هۆکار چیش بی پاسەی چەمی دەدەست دێ بەڵێ وەڵاهی ئیتر ئانە بێمە سەر و ڕاستیەکەی گەرچێ وە چۆمزانی ئەمرۆ خواشی ناسەر و ڕازی خوش سەرا و ڕازیێنە بە بەش و خوای سپاس و خواگیانی کرد و من ئینەوەشیە جەوەخت وەش دکتۆرە بەڕێزەکەی پاسە فەرماوە پاسە ماچا من بە زاوڵەی کۆتە نارێ ئازارە کۆتێنە سەرم دەمارێ چەمام چی دماوە تقریبا 15 ساڵام لەوەم حەسێبم کردە بوو 11 ساڵێن من نابینانە واڵتەر چەمێ و کزی بیبینی وەڵێ ئانێ پاسە نابیناوی هەستم نەکردە بێ کە کزێ بێنێ یان چێ پڕبی کتوپڕی ئامەش نەبەر بەخوا لەوانی خەسخانە تارانی سەفەرێوم کرد و عەمەڵی چاپێ کردە و
مایە بینام و مۆبایلی جوای نێوە دمانێ ئتر چەمێم جە دەسم دێ و شکر و خوای کرد و سپاس پێ خواگیانی و ئاڵە چەمێش دەبێنێ بە من و بینایی و کشتی شۆ پێلاوەش و فرە سپاسش کرد و ڕازیانە بەش و خوای بە چێ تەر پێ و قەرەبوو کەرەوە ئینشاءڵڵا قوربانەوە وەش یاخ اینە دەنگ و تول بەڵێ اینە شاکین خانە هەمووەسی برامە برێوم بێجە هەر وێران وێراقینە وڵاویە اینە چا منە نا کاکی نوزیان ساڵ و چنی بێ بەزمە تاواتن ئەنە ساڵ و هەفتاوەش دێنێ جەتەوێڵێ لێنمی هەڵەبجە سەردای قۆمامە ئایانە ئەژناسێما مێمانی کردیمێ دوامی پەیانێشە تەجیلی فلیبس شابێ فکرما ئابرشە وەڵێ نابرامە بە ڕەحمەت بوو دوێر گورانی ژواتی من ڕووەم نەبێ جاتر تەمەن و سم بێ ڕووەم ئامارە وڵات تەمەنم ئەڵبەتەن دەنگەکە لەم زانی زاوڵە ناوولانە نایتر ساڵ و بەس هەفتاوەش تێنێ ساڵ و هەفتاوەش کاک یونس ئەگەر باس و ئانێما پێکەری تایبەتمەندی جەژن و وێد ینی چنی گوزەری ئاوەختێ ئەڵتەر پێ باس کرد دەواتێ فرە دڵماوەش بێ کە جلی تازی ئەسانین مێ جلی تازی کەرین مێنێ کەمێ باس و ئانێما پێکەری سەفەرێ شا جەژن و قوربانی بێ جەژن و قوربانی بێ جلێ شافێ کردە بێ ناکەوا پانتۆڵ ئاردم لا سەرێ منە نیامەراجێم ڕۆمە بووە تا پێوشێنێ ساعبەکەش جەژ نەبێ ساعبەکە جەژ نەبێ قەراریش بێ بلمێ پێیاوێ سەری چندویەر یان ئامسایاما سێرانیچ کە جلێم کردێ نەولوانێ بۆکێ دەمێ کەواکێم بەژێنێ و گجی کەرێنێنە گجیەکەم پۆرەم بێ نێوە دێ زاوڵەکە و دیسان دوێنێ کەوا پانتۆڵەکەم کەێنێ ناوە بیبنەکەی بەسێنێوە یانێ کەوا پانتۆڵی چمەن و تاو بە بیبنی تاو بە گزی چۆگێڵ و یادگاری وەش بێ حەقەت چا ئاوێ سەرەنێ وەش بێتر زاوڵێ و جەگردی وەشتە جەژنانەکە بێن جەژنانەکە سەفەری وشا پێوی 15 پرسیدانی و عەفوەشکەر و نامێش جەلال و لال و نالەی بێ 15 پرسەکە ئاوختە چیش کەری بە گەرچێ بکەری 15 پرسێکی و دوکانی حەچل گەرگ بێ وەرگیرینی یا خوا عەفوەشکەر و مام ئیبراهیم بێ ئیبراهیم وسانەی ئاڵیشی 25 پرسیدانی کەردە بێم 40 پرسی نەزانێ چ کۆش بنیۆرێ ئاڵە فرە بێ لاومە دە پرسیە و بێ و 5 پرسیە و 25 پرسیە ئۆسا تەنەکەنە حەلەویاتی ئێرانی بێ 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 بە دە پرسی تازە گران بێ بێ بە 5 پرسی وێ هامسێەوە ماوەرەشێش عەفوەشکەر و نامێش دێ دەعاسێ بێ چاگە ئەتر لوێنی دوکان هەر چێ فرە ئەرزان بێ گەرچێ وەرگێرینی گر 15 پرسێ نەکەری ئێرە چوار شێوە وەرگێرینی بەخەسە کاگەنس بەزمی فرینی ئەگەر باس شاکەرمی یادگاری فرینی بەس حەزکەمی لا بەرهەمی وتەری گیان خاڵۆی ڕێبوار ئازیز ڕێم بێران بێرێ
ئەیلالۆی ڕێبوار باوانم ڕێم بێران بێرێ دوعام لێ مێکەوە ئازیز مانگیێ سەفێرێ دوعام لێ مێکەوە ئازیز مانگیێ سەفێرێ ئەناتولی وای باوانمی ببیێ بەهانێ هەڵسۆ شەمامیێن لال و ئاماچونانێ ئەناتولی وای باوانم بەخوایارڕی بوو ئەناتولی وای لال و خوایارڕی بوو ئاوێک و پاوەی گیانمی سازیێ گارڕێ بوو ئاوێک و پاوێ ئازیز سازیێ گارڕێ بوو نەکاژەوێ شاباوانمی ئاغنە ڕەنگە ناوێ نەکاژەوێ شالال و نەڕەنێگە ناوێ سم لەوێ شاوە ئازیز بەران بەرپاوێ وەشاسیمی لێ ئازیز بە دیاری پاوێ سەراو چوونۆڵی باوانمی مەسکەنی وەک پاوێ خواگیان بەهێشتا ئازیز بەڕوویێ دنیاوێ غەریبی تاکەی باوانمی گیڵۆ دماوێ چیلکردن مێسکەنیێ ئازیز شارێکەی پاوێ چیلکردن مێسکەنیێ ئازیز شارێکەی پاوێ ئەیلالۆی ڕێبوار باوانمی ڕێم بێران بێرێ دوعام لێ مێکەوە لال و مانگیێ سەفێرێ دوعام لێ مێکەوە ئازیز مانگیێ سەفێرێ یونستۆ ئیسە 11 ساڵن کە چەمی مەوینە بەداخەوە پەیامت چیشە پێ کەسا کە بەڵتەر ئی سروشتە جوانە کە خوای گۆرەی پنەبەخشینمی دیەن و ئی کە خوای گۆرەی بەڵتەر دوێ چەمی ساخش پنەبەخشانی ئیسێ کە بە فەزڵ وش و بە ئەمر وش نەژەسانیۆ پەیامت چیشە پێ خەڵکەیە کە ئیسە وینا و ناشکرینی کە خوای گۆرەی ئی نیعمەتە ئالەشە دێنی پنێ سپاس بۆ پێدەستەوەش بۆ پێپرسیارەکە وەڵاهی من جەلانوەمە سپاس و خواگیانی کرد و شکرش پێ کرد و داوا کرد و چاکە ساچە کە نەک هەر چەمێ نابینایی یان هەر چێشا جەدەستدان شکر و خوای کەرا حەج کەسی هیچیش جەدەست نەدان ئەندامەکەی لاشێش گرت جەمێنێ و کامڵێنێ سپاس و خواگیانی کەرۆ کە خواگیانی ئەندامەی پنەبەخشان و حتا سپاس شکەرمەی هەڵای کەما ئینسانمە و ناشکر بوو پانەیە کە خۆی گۆرەگە نیعمەتێش ناسایە ڕاستی هەن نیسێ لانەترین چێژ توژمێ و ناشکری کردوینە چی فرە خراپە کاگوێزگیان بەرنامەکەمە چشی تەرەپی ئامادەکردینمی بەڵێ ئاوێ سەرمەڵیۆ باوانی گیانە خاوە لە سوورێ سەرێ وەروێنێ باوانیێ
گیان پنری چنوره برنیمه و باوانیه گیان چیچیه جکاو وسیماتم بو آزگیو هاجکو ورواو کنی وشی جارو باوانی گیو گیان سالاو ویریده گیانی سالاو ویریده برو شولاکیه باوانی گیو گیانی داو عریضه آوی سروزه المعزیز گیو گیان سرچه مولی بیاری و تویلیه باوانی گیو گیان سرچه نرگلی بیاری و تویلیه باوانیه گیان سرچه نرگلی سر چالمنیشه باوانی گیو گیان گمینیه بوره آوی سر باوانی گیو گیانانه چمینیه قزالی مالیم باوانی گیو گیانی نه شکوه شالی دیلومیه نازیز گیو گیان بابو نوی توی شالی دیلومیه باوانی گیو گیان بابو نوی توی یاخوا دەستە وەش بۆ هەر دەنگ وەش بوو ئینشاڵڵا سپاس داکەین و هەزار جەژنێ نەبی دێ جەژن و ڕەمەزانی تا مەبارەکە بوو بە دڵی وەش ئینشەڵڵا یاخوا دەستە وەش بوو کاک یونسکی هەن داواگەرد نازایش نەکەری یان کی و گەرەکاتچیگۆ باچیش بنەگردن ئازاکەرە هیچگردن و تۆ ئازاکەرەوە من تاو سەریویش تەماملو من وێم گر کەس گەردەن نژازا بۆ جەلایان و منەوە گر کەسی گەردەن نژازا بۆ جەژن و ڕەمەزانیش مەبارەکە بۆ جە هەر یاگێوەن جەژنش مەبارەکە بۆ هەزار جەژنینە بۆ گەردەن نژازا بۆ ئانەچە گەردەن و من نازامەکەرۆ داواکەرو لاڵیۆ شەونێ وەرو خاترۆ خۆی گەردەنم ئازاکەرو ئینشاءڵڵا گردن ئازاکەران بڕۆژ مەکەرو کە لۆ کەسی عادەت کردە بوو ئینشاءڵڵا ئینشاءڵڵا کاک یونسگیان یاخوا دەستە وەش بۆ عروفرە مارنایمە دەستاوەش بۆ یاخوا خێر بێدێ نمونە تا فرە بوو بینەرە عەزیزەکە پیشەوەی ئامامی کۆتایی بەرنامەکێمە جەژن و گردلایی تا مبارەکە بوو گڕێتە هەر جەژن و شادی بوو ئینشاءڵڵا بەخوای گەورە تا مسپارمێ هەر جەژن و شادیە نەبیدێ خوا تاسنی ئایزانم دووبارە سڵاوتان لێبێ و جژنتان پیرۆز بێ و ئیشاءڵڵا هەمیشە لە جەژن و شادی و ئارامیا بن لەم ڕۆژە پیرۆزەیە لەم بۆنە گرنگەیە باسێکی زۆر گرنگەکەین لەسەر بابەتێکی زۆر گرنگتریش ئەویت بابەتی خێزانە لە کۆمەڵگای کوردی بە میوانداری زۆر بەڕێز کاک ئازاد جەلال توێژەری کۆمەڵایەتی با بزانین
بنەماکانی خێزانێکی تەبا بنەماکانی خێزانێکی تەندروست چین لە کۆمەڵگای کوردی جارێ خێزانەکان چۆن دروست دەبن بۆچی تەبا نەبن یان بۆچی تەبا بن ئەو بابەتانە چین گفتوگویەکی بەسوود ومێ دەکەین سوود بەخشوێ بۆیەوەش لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئازاد جلال توێژەری کۆمەڵایەتی مامۆستا زۆر بەخێر بێت جەژنتان پیرۆز بێ و لە جەژن خۆشیا بن لە هەموو لای پیرۆز بێ و لە ئێوەش و لە بینەرانی بەڕێزیش زۆر سپاس مامۆستا ئازاد بنەماکانی خێزانێکی تەندروست ینی پێم خۆشە ینی بەوردی جارێک خێزان خۆی هەمانە خێزانمان هەیە لە کۆمەلگای کوردی خێزانەکان چۆن دروست بوون بنەماکانی ئەم خێزانە تەبایە چین لە کاتێکا وەک دیارە هەموو کۆمەلگایەکی تەندروست لە تاکێکی تەندروستەوە بۆ خێزانێکی تەندروست کۆمەلگایەکی تەندروست دروستە بێت جوانە خۆی ڕاستەکەی خێزان بڵین ئەوەی کە ئێمە لە کۆمەڵاسی بڵین پێناسەیەکەین یەکەی کۆمەڵایەتی بڵین مهمترین گرنگترین یەکەی کۆمەڵایەتیە لە هەموو دامەزراوەکان گرنگترە لە کۆمەلگایە لە هەموو دامەزراوەکان پێگێت ئەوەی پێناسە تەقلیدەکانمان هەیە بەڵام لە ئێستا پێناسەی نوێش هەیە یعنی زۆر جار کەسێک هەیە بڵین بۆ نمونە لە ژیانیا بە تاقی تەنیا لە شوقەیەکە خەون و خەیاڵ و خولیای هەیە ئەمانەش ئێستا لە چوارچێوەی خێزانە جیان بۆتەوە بەڵام ئەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین وەک توێژەری کۆمەڵایەتی زیاتر پەیوەندی و کارلێکە کۆمەڵایەتەکانە طبعا ئەو پەیوەندیانی کە دروستە بێت دایمەن تۆ لە دروستبوونی پەیوەندی کێشە دروستە بێت باشە کە کێشە دروست بوو جاری وە هەیە تەبایەکە لە دەزەیە باش ئێمە چەند بنەمایەکی کارلێکی کۆمەڵایەتیمانەیە ممکن نییە هەموو خێزانێک ینی مرۆڤ کە بوو بە دەتەنیا بوو قەت تووشی کێشە نابێت بەڵام کە بوو بە دوودانە تووشی کێشا بێ لەبەرەوەی ینی کۆمەڵێک جیاوازی هەیە کەوتن نییە ممکن نییە هەر خێزانێک لە کۆمەڵگەی کوردی هاتە لای ئێمە بڵین وتمان هیچ کێشەیەک لە ژیانتانان نییە لە ماوەی 10 ساڵ پرۆسی هاوسەرگیریە گەروتی من هیچ کێشەیەک نییە ئەوە ئیستیفامێک هەیە طبعا لێرە شتێک هەیە ینی ئەمە ئەوە خۆی کێشەیە لەوایە چکە بێت دایمەن بەریەکەوتنە بەمانەوەی و خێزانە بیرکردنەوە و بیرۆڕان بڵین بۆ نمونە جاری وە هەیە تەندروست نییە معنەوەی جۆرێک لە دیکتاتۆری هەیە معنەوەی جۆرێک لە برۆت تەبایی خێزان ئەوەی کە ئێمە لەسەری بڵین هینین ئەوەیە کە تۆ چۆن تەعامل لەگەڵ کێشەکانەکەی چۆن تەعامل و مامەڵە لەگەڵ کێشەکانەکەی ئەمە بریتە لە لەوەی کە دروستکردنی تەبایی لە ناو خێزانە زۆر کەواتە بۆ ئەو خێزانانەی کەوای ئێستاکە گویان لێ ئەمەیە بەلا خۆت دەیانوێ شتێکی باشتر فێر بن ڕەنگە بیزانن باشتر بیزانن یان نەیزانن فێر بن خێزانێکی تەندروست کۆمەڵێک بنەمای هەیە بۆی تەندروست بێەوە بێت دژەکەشی کۆمەڵێک بنەما هەیەوا دەکا خێزان ناتەندروست بێ و ناتەبابێ ئەگەر مەسەن هەردوو لە ئاماژەی پێ بدەیت هۆکاری سەرەکی ناتەبابوونی خێزانەکان یان بە پێچانەوە تەبابوونی خێزانەکان تەبایی خێزان لەوێەوە دەست پێ ئەکات کە پرۆسەی هاوسەرگیریەکە هەڵەبژێریت چۆن پرۆسی هاوسەرگیری هەڵەبژێری ئەمە زۆر لە کۆمەڵگەی کوردی قورسە طبعا ئێمە زۆر جار پێوەردانین بۆ زۆر خێزان کێتە لامان هیچ پێوەرەکان سەرکەوتو نابێت چکە دوانەگە بیرکردنەوەیکی تایبەتیان هەیە بیرکردنەوەیکی عاتیفی سۆزداری و خەون و خەیاڵ و خولیە بەسەریان ئازاڵە دیسان کۆمەڵگەش دیسان باوکو دایکیان لەمپەڕە لە بەردەمیان ینی هەر خێزانانی کە ئێمە بڵین جۆری تەبایی تیا بەرجەستە ئەبێت لە هەمووی گرنگتر بریتە لەوەی کە ئەوان پێش پرۆسی هاوسەرگیری چۆن هاوسەرگیریەکە دروستەکەن ئایا هاوسەرگیریەکە پێش دروستبوونی خێزانەکە گرفتەکە گەڕێتەوە بۆ ئەو پێش دروستبوونی خێزانە قاینە ئەوە جیلی کۆن جایە بڵین هەفتاکان ئەوەی ئێستا کە دروستەکرێت وایە تەبایی ئێستا زۆر جار ئێمە ڕوبەڕووی ڕخنە ئابینە وڵین کاکە خۆ کاتی خۆی خێزانە کۆنەکان تەبایی خێزانی هەبووە ئێمە بۆچوونی جیاوازمان هەیە بۆ ئەم جۆرە قسانە یعنی بەجددی جاری وهەیە بێ ماڵن کاکە لە هەفتاکانە باپیرونەنکی ئێمە باوکو باپیری ئێمە ژیاون و زۆر بەسادەی و نەخێوانیە کاکە زۆر جار ئەوە لە زۆرێک لە کۆمەڵگایکی توندوتی ژیاون تێگەیت و بە ئەو پەڕی چەسانەوە جاری وهەیە لەگەڵ ژنە تەعاملیان کرد و ئەسڵەن ژن هیچ مافێکی نەبووە هیچ هەستێکی فسیۆلۆجیشی نەبووە ئێستا زۆر جاری ئەمە زۆر ینی قسە دەرەپەڕێنین بەجددی زۆر جاری وهەیە یعنی ڕوبەڕوو ڕخنابینەوە کاکە ژنی ئێستا ئافرەتی ئێستا کچی ئێستا لە جیهانی سایکۆلۆژیا و فسیۆلۆژیای خۆی بە تەواوی شارەزایە بەس ژنانی سەردەمی زوو شارەزایەکی ئەو توانیان لە جستە و بنیاتی خۆیان نەبووە بەجددی ینی کاکە ئەوەی مەشغوڵ بووە بە ئاژەڵداریەوە ئەوەی مەشغوڵ بووە بە دروستکردنی ینی ئەو ناڕەحەتیانی کە لە ژیانی هەبووە هەر ئەسڵەن بیری ئەوەی نەبووە کە چۆن پرۆسی بڵین بەریەککەوتنی هەبێ لەگەڵ ئەو مردە بەڵام ئێستا جیاوازیەک هەیە لە جیلە تازەیە ئەگەر بێوێت تەبایی خێزان بەرجەستە بێت یەکەم سەرەتا ئێمە کە بۆ ئەندانین بریتە لە گفتوگۆ بڵین بریتە لەوەی کە ئەوان ئەم گفتوگۆی هەڵبەت لە ڕێی فەیسبوکەوە نا
باشە هەڵبەت لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە نا هەڵبەت لە ڕێی ئەو حاڵەتانەوە ناکە بڵین بۆ نمونە لە ڕێی بینینەوە لە ڕێی قسەکردنەوە لە ڕێی لێک تێگەیشتنەوە لە ڕێی بەریەککەوتنەوە لە ڕێی هەڵچوونەوە حتا زۆر جار زۆر طبیعی ینی حتا لە قۆناغی پرۆسی ینی پێش ئەوەی مارە ببڕێن ینی ئێمە زۆر جار ینی بەرنامەدا ئەنین بۆی کە ئەم دوو کەسە گفتوگۆ بکەن ئایا ئەتوان پێکەوە بگونجە بەڵام لێرە هاوڕێی خۆشەویست لە کۆمەلگایەکە تۆ باوکەکە ڕەنگە هەر ڕێی پێنایە ئەسڵەن بەو کچە وەجاری وهەیە ئەمە زۆر جار پیانەڵین کاکە گفتوگۆکەن لە شوێنێکی کراوە شوێنێکی داخراونە بۆ نمونە هەڵبژاردننی پارچێک باشە بۆی قسەکەن لەسەر داهاتوی ژیانتان لەسەر ئەو لەمپەڕانەی کە یەتە بەردەمتان چۆن ڕوبەڕووی ئەم کێشانە ئەبنەوە وە کاتێک کە ڕوبەڕووی کێشەیەک بوویتەوە ینی پەنانە باتە بەر ئەوەی کە تووشی خەمۆکی باتەوە ڕێکبی لەو کاتەوە حاڵەتی بیرۆکەی خۆکوشتنیە بیرۆکەی خۆ لەناو بردنێک ئەم جۆرە قسانی کە لەناو بەجددی ینی مانگی ڕەمەزانی پیرۆز بینیمان کە چەند حاڵەتی نەخوازرا و لەناو کۆمەڵگەی کوردی هەموو ئەمانە دەرای شتەکانی ئەوەیە کە لە پێش پرۆسی هاوسەرگیریە لە پێش ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری خۆ ڕەنگە کوڕکسەکە بیانەوێت حەزەکەن ینی بەجددی قسە بکەن بەڵام کۆمەڵگەکە ڕێنایە باوکەکە ڕێنایە کاکە زۆر جار ئێمە ینی بەجددی یارمەتیمان ناوتومانە کاکە ئەم بەڕێزە بە لە شوێنێکی کراوە لە پارچێک گفتوگۆ بکەن یەکنا دوونا سێنا چوارنا پێنج جار ینی قەیچەکانی حقیقت و ئەنج ئەوانی کە خۆیان باسیەکەن باشە ئەو شتانی کە باسیەکەن بریتی نەبێت لە شتی ڕۆتین لە ژیانی هاوسەرگیرە بریتی بێت لەو شتانی کە لە استراتیژن بۆ پرۆسی ژیانی هاوسەرگیری باشە ئەمە شتانە کە لە ژیانایەتە پێشەوە کۆمەڵێک شتی هین هەیە سادە و ڕۆتین ڕەنگی قەنەفە مەسەلەن بۆ نمونە پەردە بێگەوەنانی خێزان مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێک دیکۆراتین ئەمانە شتێکن کە پەیوەندی بە ماڵەوە بەڵام هەندێک شت هەیە کە پەیوەندی بە ناو ناخەوەیە باشە ئەو یەک تەنها ڕووکاری دەرەوە پیشانەیە باشە تۆ کاتێک کە من ڕووکاری دەرەوە پیشانەیە لەگەڵ یا ئەژیم دوای 2 مانگ لە پرۆسی هاوسەرگیری دوای ساڵێک لە پرۆسی هاوسەرگیری ئەو دوو مرۆڤ حقیقەتەکانی خۆیان بەڕوونی دەرەکەوێت ئیتر لێرەوە ناتەبایەکە سەر هەڵەیە باش تۆ ناتوانانی تەعامل لەگەڵەوە بکەیت تۆ ئەوەی کە بینیوتە ئەوە نەبووە کاتێک تۆ ئەم کچەت بینیوە سەیرەکەی ئەمە نەبووە ئەو ئەم کچە هەڵەچێت ئەم قسە تۆڕابێت ئەم قسە پێشتر کاکە بە قسەیەکی جوان تۆی کوڕیچ کاتێک قسە لەگەڵا کردووە باشە کۆمەڵە دەستەواژە و پێوتوە بە قوربان بە ساقە گیانەکەم لە دەورگەر هەموو شتێکە پێوتوە ئەویش بە هەمان شێوە بەڵام کاتێک کە ئەم ڕوتوشە نامێنێ لە ژیانی پرۆسی هاوسەرگیری وە نازانین چۆن تەعامل لەگەڵ مۆقیفیا بکەن ئەمە بریتە لە تەبایی خێزان کە گفتوگۆ بکەیت لە دوای هەڵماڵینی ئەم ڕوتوشە لە ژیانی خێزانداری چۆن تەعامل لەگەڵ ئەو قۆناغاکەی دوای پرۆسی هاوسەرگیری و بەرهەمهێنانی مناڵ باشە دروستبوونی بەرپرسیارەتی تەعاملکردن لەگەڵ خەزوور تەعاملکردن لەگەڵ خەسوو تەعاملکردن لەگەڵ دش هێوەر مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵگە لەگەڵ دراوسێ شێوازی بەڕێکردنی میوان هەموو ئەمانە بریتێ لەو خاڵانی کە استراتیژن ئەبێت لە پێش پرۆسی هاوسەرگیری قسەی لەسەر بکرێت کە بەداخەوە لە کۆمەڵگەی کوردی بەسیترین شت ینی سیکە ئەوەی کە ینی ژنان پێویستە ینی من زۆر جار گلەی پیاوان چییە لە ژنان گلەی ژنان چیە لە پیاوان ئەمە ناتەبایی خێزانەوەیە گلەی ژنان زۆر جار بەتایبەتی ئەوانی کە لە پرۆسی هاوسەرگیری چوونەتە پێشەوەڵێن وڵا ئێمە ناتەبین کاکە وەرە بێ زەحمەت پرسیاری لەکەین بەپی ئەو فۆرمەی لە بەردەممانەیە گلەی تۆ چیە لە هاوسەرەکەت باشە یەکەم گلەی ئەو چیە لە هاوسەرەکە یەکەم گلەی ئەوەیە وڵا هاوسەرەکەم ئیهمال مەکات فەرامۆش مەکات باشە ئەم پیاوەش دیسان بۆ خۆی ئەو زانیارانەی نییە کە لە دوای پرۆسی هاوسەرگیری ئیتر تۆ نابێ بچیتە لە عەمودەکە تۆ نابێ بچی قاوەرمە لەفەی قاوەرمە بخۆی باشە تۆ وەکو جاران نابێ بچی لە سەهۆڵەکە مەسەن لەگەڵ برادەرەکان تا پیاسە بکەیت تۆ وەکو جاران مەفروض نییە سەعات دێشەوە بێتەوە تۆ میوانت دیە باشە تۆ یعنی کەس هەیە ینی ئەو هاوسەرت پێی خۆشە کە تۆ لە ناو ئەندامانی خێزانە بەڕاستی وجودی هەبێت پێی خۆشە کە سەردانی میوانداری بکە بەڵام ئەم پیاوە یعنی ئەم ئەتەچێتانەی نییە لە بەرپرسیارەتی نییە دیسان گلەی پیاوان بڵین بۆ ناتەبایی خێزان چییە لە ژنەکانیان گلەی ئەمانیش دیسان ئەوەیە کە زۆر جار خۆی بەجددی یەکشت هەیە هاوڕێی خۆشەویست ڕەنگە من زۆر جار لە مەشە ڕوەڕووی ڕخنە بوومەوە یعنی کۆدی دڵی ژن لە دەستی پیاوایە بەجددی ینی ئێمە زۆر جار ئێمەش ئەو هەستە خۆشەویستیانی کە پێشتر دەرمان بڕیوە دەری نابڕین باشە ینی زۆر جار ئێمە پێمان وتراوە کاکە عیبە ینی بە حقیقت زۆر جار ینی خۆڕا ینی تێڕوانینی کۆمەڵگەی کوردی وا بیرەکاتەوە کە کاتێک ئەو ژنە مناڵێکی بوو هەدمە بێ ئیتر زۆر ینی بەجددی تۆ ئافرەتی وا هەیە لە کۆمەڵگەی کوردی کە سێ مناڵیە بێ ئیتر ینی سەیری کە ینی تەمەنی لە 30 ساڵایە ینی ئەڵی 50 ساڵە بەجددی لە ڕوانگەر لەبەرەوەی هیلاک بووە ئەم ئافرەتە ناتەبایی خێزانی هەیە ینی هەر بەبینینی دەموچاوی مازانی نم خێزانی هیلاکن باش ئەمە هۆکارەکانەوەی کە لە پێش پرۆسی هاوسەرگیری باشە گفتوگۆمان نەبووە باش وە دووەم خاڵیش ئەوەیە کە دوای دروستبوونی کێشەکان نازانن چۆن تەعاملی لەگەڵا بکەن و نازانن ڕوو بکەنە کوێ و ئەم کێشانیان دزاکا بۆ دەرەوە باش ئەم لە داخی ئەو و ئەو لە ڕقی ئەو دوایی ململانی نێوان من و تۆ ڕوایات کاتێک بۆ نمونە خزمی
ژنەکە یەت تێگەیت پیاوەکە سێرەکەی میوە ناکڕێت پیاوەکە میوە ناکڕێت و کاتێک خزمی پیاوەکە ژنەکەش وەکو پێویست بە بڕوانەوە ناچێت یانی حتا خوڵقیان ناکات لێرەوە ناتەبایەکان ڕۆیە بەڵام یعنی فاکتەری ئەوەی کە با بڵین تەبایە خێزانەکان ئەوانشی کە ناتەباین هەڵبەت لەمەوەی کە بڵین پەیوەندی بە حاڵەتی بابەتی بیرکردنەوە هەیە جۆری بیرکردنەوە یعنی زۆر جار جۆری بیرکردنەوەکان زۆر لێک جیاوازن گفتوگویان نەبووە بۆی ئەم بیرکردنەوەانە لێک نزیک بوونەوە باخۆ من ناڵە بیرکردنەوەکان بن بەیەک ئەوە بزانە یعنی ممکن نییە ژن و مردێ نابێ بیرکردنەوەیان یەک بێت ئەبێ بیرکردنەوەیان جیاواز بێت خۆی خێزانەوە بریتێ لەوە یعنی جوانی خێزان بریتێ لەوەی کە بیرکردنەوەکان جیاواز بێت بەڵام استراتیژەکان یەک بێت باش خێزان ئەوە شەیە کە بڵین لە کۆمەڵگەی کوردی ئێمە حقیقت کۆمەڵی هەژمونی تر هەیە وەکو هەژمونی تەکنەلۆژیا وەکو هەژمونی مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە بڵین چاولێکەری وەکو هەژمونی ئەوەی کە ئیتر ئەو شتە ئینسان یعنی ناخی ئینسان بریتێ لە بابەتە دەرونیەکان باشە ئەو بابەتە دەرونیانە کە ئیتر لە ناخە سەر هەڵەیە ئەم ئافرەتە سەیر دەکات چاولێکەریەکات باشە دەسەی گەورەترین کێشە چییە لەکای ڕۆیە هاوڕێ خۆشەویست کاتێک کە ڕۆیە تۆ لە ماڵی ئەوەڵزاوەیەکی دێیتەوە باشە کاتێک ڕۆیە تۆ لە ماڵی خەزور و خەسوویتەوە یعنی زۆر زۆر بێ شەڕەکان کدومە کەی دەستی پێ کردووە وتوتی لەو کاتێ باش هۆکارەکە چی بووە ئەمە بیریان کردەوە ئەمان مەسەلەن بۆ ئەوەزاوایکی توانای مادی لە خۆی باشتر بووە تێگەی یان بەزمە دشێکی لەم باشتر بووە کە هاتۆتەوە ماڵەوە بۆ بەشەڕ بۆ بە دەمە بۆڵە و نەیانتوانیوە ئیتر ئەم حاڵەتانە حاڵەتی دەمارگیری لە کۆمەڵگەی کوردیە باش ناتەبای خێزانە دەمارگیری لە کۆمەڵگەی کوردی یعنی بەشێکی خێزانی کوردی ینی خێزانی کوردی بەڕاستی هێناوەتە خوارەوە ئەم دەمەرجیریە وای لێ کردووە کە بڵین مل نەیە یعنی سێرەکەی کوڕێ وەکو باوکی تەعاملکە لەگەڵ ژنەکە ئەمە زۆر غەڵەتە ئازانی ئەم کێشەی ئێمە ئەوەیە کە ئێمە ئەمانوێت کۆپی کە سوکارمان بین بۆ تەعاملکردن لەگەڵ هاوسەرەکانمان ئەمە هەڵەیەکی گەورەیە کێشەی ئێمەوەی پەیمانی کۆمەڵایەتیمان نیە ئێمە لێبوردمان نییە ئێمە ئەو زاراوانەی کە پێویستە بەکاری بێنین لە هەمبەر ژنا بەکاری نایەنین و ژنانی دیشان ئەوانەی کە پێویستە بەرامبەر پیاوان بەکاری بن بەکاری مەسەلەن نایەن ئەوسا پاڵنەرەکان چین کە کوڕێگەیەوێ وەکو باوکی بێ یا وەکو ئەو تەبیعەتی گەڕەکە یا عایلەکەی یا عشیرەتەکەی بنەماڵەکەی بێ بەو شێ مامەڵە بکە خۆگەر مامەڵەیەکی دروست بێ نور العین قەیچێکا با تەقلیدێکی باشەکاتەوە بەڵام زۆر جار بینین هەمیشە لە تەقلیدە خراپەکانە یاخود لەوانەی جۆرێک لە زۆر بەڕاشکاوانە بیڵێن زوڵمکردنێک خواردنی مافیە یا ئافرەتەکەی تایە ئایا بێ وەکەوەی فۆرمی پیاوەتی لەمە یا کۆ کردوێتەوە مەسەن تووڕە بێ یاخود قێڕە قێڕکایە مافی ئافرەتەکە بخوا پاڵنەرەکە چییە؟ پاڵنەرەکە ئەوەیە کە ئێمە ئەترسین وە خۆمان نەبین ئەترسین پێمان بڵێن ژنانی بە کوردەکەی باشە من یان تۆ یان یەکێکی تر مەسەلەن پێمان عیبە کاتێک هاوسەرەکەی مناڵێکی بە باوەشەوەی باشە مناڵێکی بە باوەشەیە لە کۆڵان ئاڕات مناڵێکیشی بەدەستەوەی بۆ تۆ هەستیەوە نییە و مناڵی دەستگیری باشە بە باوەشی خۆتەوە بێت قەیچێکە بۆ هەستی ئەو نێپاڵ بە عاربانەکەەوە بنێنی لەوە ترسیت کە توانجی کۆمەلگا ڕەخنە و لێ بگرێت ئەمە پاڵنەری ئەوەیە ئێمە زیاتر ئەوەی کە لەوە ترسین دایک و باوکمان گاڵتەمان پێ بکە بەجددی زۆر جار ینی بە حقیقت کاکە جان خۆقی ناکە و دایک و باوکمانە خۆشمانە پێڵاوەکانی غێنی سەر سەرمان ماچیەکەین دەستی ماچەکەین یەکەم کە جژنە پیرۆزەی لەکەین بەجددی ینی ئەم مەراسیمە کۆمەڵاتیانە حتا زۆر جار مازان بۆ منە منتومە ئەو جژنە بەکارێنی بۆ ئەوەی کە تۆ ئەم تەبایە خێزانە بڵاوکەیتەوە ینی پاڵنەر ئەوەیە کە ئێمە ناتوانین ئەوەی کە یعنی خۆمان ئەمانوێ ینی بە حقیقت ئەو واز لەو دەمەرجیریە کۆنە بێنین و بیرکردنەوەیەکی کراوە بەسەرمان ئازاڵ بێت پاڵنەرەکە ئەوەیە کە ئێمە هەستی لێبوردەیمان تیا نەقسە باشە ینی ئەوەی کە بەڵمونە لە کولتوری کۆمەڵاتی ئاها پێڵێن بۆ نمونە پیاوسالاری کۆن هەندێک کەس پێڵێت ئەڵێ هەر ئەوەیە ئەبێ ببێ ئەیکەی نابێنەوە نییە ینی مەجای ئەوەی تیانە کە با بڵین هەندێک قسە هەیە بۆ نمونە کاکە ڕای وەرناگرین باشە پاڵنەرەکە ئەوەیە کە ئێمە گفتوگوی خێزانی ناکەین باشە پیاوەکە بڕیارەیە هەرو بڕیارێ تێگەیت ژنەکە ژێ بەڕێک شوێنیکەوێت باشە پاڵنەرەکە ئەوەیە کە من کاتێ لەگەڵ هاوسەرەکە ماڕۆم ئەوەیە دوو هەنگاو لە دوامەوەی ئەزانی لەبەر عیبی کۆمەڵگە باشە ئەمان هەموو پاڵنەرن پاڵنەرەکە ئەوەیە کە ئێمە بە حقیقت ینی زۆر جار ئەمانوێ هەیمەنە و قووەتی خۆمان زاڵکەین باشە هەیمەنە و قووەتی خۆمان زاڵکەین بۆی پێمان بڵین ئەشۆ بالله پیاوی پیاوانەی ئەمە بەجددی یعنی ئەمانە هەموو پاڵنەرن لە کۆمەلگەی کوردی کە ناڵن ئێمە و بە تایبەتی خێزانە گەنجەکان پاڵنەرەکە تەدەخولاتی کەسی سێمە باشە کەسی سێم تەدەخولاتی تێکات باش هەست ینی سیرێکی قسەیەک توانجێک لەلایەن بەرامبەرەوە ئیتر ئەو کەسەی بەرامبەر مەسەلەن بۆ نمونە دراوسەیە کەسێکە نزیک خەسی خەڵکی نزیکە ئەمانە هەموو پاڵنەرن لە کۆمەلگەی کوردی ژیانی خێزانی یعنی کوردی ناتەباکەن یعنی ژیانی خێزانیمان لەنگەکەن یعنی کاتێک ینی بەجددی ئەو ئەبینێت تۆ بەختەوەری باشە یعنی حتا باوکو دایکەکەیان خەزوور ینی مەسەلەن بۆ نمونەیان بۆ نمونە دشیانی یعنی کەسەی دەکا ژیانی تۆ لەو باشترە باشە قەنەعەتی هەیە هاوسەرەکەت لەسەر بەڕێیەک دانیشتویت چایەک بڵێن بۆ نمونە زۆر ینی بە حقیقت پێداگیری ناکەی لە هاوسەرەکەت سیرەکەی بەخیلی پێ باشە یەک لێرە چیەکات
وەکو شتێک ینی ئاڵێ مەسەلەن بۆمە داوێک یا شتێک بۆ دانێتتر چاوایتر ئەوەی خۆی ناوێنێ زۆر جار زۆر خێزانی بۆ لە مەڵێ وڵا کاکە ئێمە ژیانمان زۆر خۆش بۆ بەڵام ئێستا تێک چووە هۆکارەکەی چی بۆ هۆکارەکەی ئەوە بۆ کە دەدەخولات بڵین کەسی سێم کاکە تۆ کاچیتە ماڵەوە مەفروز نییە تۆ دەدەخولاتی هەندێک شوونی داخلی ئەو خێزانەکەی باشە تۆ چی لەسەراوی کە لە جەژنایە یعنی ئەوان بۆ شێوەی بەختەوەرن مەفروز نییە تۆ هەندێک شتێک کاکەوان بۆ شێوەی بەختەوەرن ڕەنگە مەسەلەن حەزیان لە هەندێک شت نەبێت کە تۆ حەزت لێتی ئەمانە هەموو پاڵنەرن لە کۆمەڵگەی کوردی کە بەداخەوە نایڵن خێزانی کوردی تەبابێت ماوەستازە زۆر وازەحە بەداخەوە دایان تەسیرەکانیشی ڕەفتاری ئاسایی پیاوان یاخود ڕەگەزی نێرینە بەرامبەر مینە ئەنجامیشا کۆمەڵێک خێزان گرتێ بەڵام زۆرێک کێشە و گرفت هەیە یاخود هۆکاری ناتەبابوونی خێزانەکان دەبینین ئافرەتێک کە زڵم لە ئافرەتێکی ترەکە ئافرەتێک لەژێر ناونیشانی خەسوو زڵم لە ئافرەتێکەکە لەژێر ناونیشانی بووک ئافرەتێکی تر لەژێر ناونیشانی خوشکی خەسوو یاخود خوشکی بووک یان خوشکی زاوا یان پور بەگشتی لانی دەبینین هەر ئافرەتەکان لە ئافرەت ینی هەسەن ڕەگەزی نێرە بێنە دەرەوە لەم قەزیی خێزانە دەبینین دەیان و هزار گرفت لەمەش هەیە دیسانەوە ئەمانیش بۆ خۆیان ینی لە ڕەگەزی خۆیان گرفت دروستەکەن زۆر جار ئافرەتێک سەر بەهێوێ شوکا بە ئافرەتێکی تر دیسانە هەرخۆ میشە ئافرەتە ڕاستە لە حاڵەتی گونجا و ڕێگە پێدراوە کە لە بە پێی بنەماکانی شەرع و یاساژ هەند نەجار کاراسانی کردووەمانە ئەوە گرت باسی حاڵەتی بەشێک لە لیانە خراپەکە یاخۆ جۆرێک لە بێویژدانی تایەکەوە دەکرێت ئەمانەش تا چەند مەسەلەن شتێکی تریش هەیە بێ لە شتانی کە بەڕێز دامەژت پێەیە ڕەنگە باوکیش زۆر جار لە هەمبەر کچە یعنی زۆر جار ئەوەی کە بۆ کوڕ هەموو شتێک بڵین هەڵێ ڕێژێت ئەو بۆ کچ نایە مەسەلەن بۆ نمونە لە جەژنانە ڕەنگەن کوڕەکە مەسەلێنێت داوای جەژنانەکە 25,000 بەڵام بۆ کچەکە یعنی حقیقەت لە کۆمەڵگەی کوردی وایە ینی نایاتێت یعنی ئەو مافەی کە بە کوڕەکەی ئەدا ئەو مافە نادا بە کچەکە مەسەلەن کوڕەکە لە کۆمەڵگەی کوردیا سیرکە لەم زوڵمەکە بچووکترین خەلل لە کچەکە بەرجەستە بێ ڕەنگە ڕوبەڕووی حاڵەتی ئەو بیکوشێت لە ناوی بەرێ کورتە نامێکی باڵە پێوەگیر یان بەجددیمە حاڵەتێکی لێ دەست قەومێت ڕۆسمێک دابەزێنێ لە فەیسبووکەکەی لە ئینستاکەی لە شتێک یعنی ئەوە ڕوبەڕووی گەورەترین تەنگشتێکەکەن بەڵام کوڕەکەی چی ئەکات بۆ ئەم هینە ئێمە زوڵم نییە کە جاری وهەیە باوکەکەش دیسان لە وەنیە ڕەگەزی مەیەکەیەکە ئەمە شار دیسان زوڵمان جاوی کە ئافرەت لە ئافرەتیەکە ئەمانە بابەتی سایکۆلۆژی تەسەورکە هاوڕێی خۆشەویست لەو پرسان ئەو تەعزێوشتانی کە لە کۆمەڵگەی کوردی هەیە ئەو ئافرەتانی کە ئەچن بۆ ئەو پرسانە من داوای لە بردنەکەم کەواڵم بەشێکیان بۆ عرضکردنی قۆڵیان ئەچن باشە ئەو ئاتونانی کە لە خۆیە ینی بەجددی تێگەیت ینی ئافرەتێک کە ئافرەتێکی جوانتر لە خۆی بینێ ممکن نییە ئیلا ئەبێت ڕقێکی لاتیا دروستە بێن بابەتی سایکۆلۆژیە ببورن کە ئەماڵێم ئەمە شتەکە بابەتێکی سایکۆلۆژیە ئافرەتێک ئەیبینێت ژیانی ئەو لەو خۆشترە ینی ممکن نییە ئیلا بە حقیقت ینی جۆرێک لە ئیدەی پێبا هۆکارەکان بابەتی دەرونین کاکە کاتی خۆی لە هەفتەکانە مەجای ئەمە بۆوانیان نیش کردەوە بە قورعان ئەمە زۆر جارەڵێم ئەمەیان مەشغوڵ کردووە کاکە لە بەیانەوە بەیانی زوو ساعت 6 ساوە فەقیرە خەریکی مەسەلەن بۆ منە وڵاخ و مەسەلەن ماڵی ئەم شتانە بووە نیوەڕوان ئێوارە لۆی کرد بەڵام ئێستا ینی مەجالەکە زۆرە فەراغەکە زۆرە ئافرەت ڕۆشنبیرێکی ئەوتۆی نییە تەنانە داوانشی کە خودی بڵین بۆ نمونە لە مەجای کایە سەقافەکە ئیشەکەن ینی حقیقت ئەمانە حتى بڕۆ لە تەلەڤیزیۆنە حد شتێکە بینە ئافرەتی بینیان بە حقیقت من چەندینم بینیوە ئەمانە هۆکارێک جۆرێکە لە ئیدەی کە لە ناو ناخی ئافرەتان خۆیان هەیە بە حقیقت یانی ئێستا ئێمە زۆر جار ینی ئەوەی کە بڕێزت ئاماژەی پێیت لە مەسەلەی کاهێنانی ئەم فرێژ حتا نان تۆ بۆچی ئەوە مەڵێ لە مناڵە ینی بە حقیقت تۆ مناڵ بێنە باشە چوار مناڵ هەیە هەر یەک دایک و باوکیان هەیە باشە بەحاڵ گەورەکان ماسکە کچەکە لەو لاواتێگەیت کچە بچووکەکە مناڵە بچووکە لەو سەرەوە هاواری لێ ڕەسێت و ڕەنگە پەلاماری دایکی ینی ئەمە چییە ئەمە خۆی جۆرێکە لە بابەتی سایکۆلۆژی چ جایەوەی ئافرەتێکی گەورە ئەگەر ببینە پیاوەکە گرنگی بە ئافرەتێکی ترەیە باشە من کاتێک کە جوابی تەلەفۆنی ئافرەتێکی ناناسیاوە دەمەوە باشە بە زمانێک بە قوربان بە ساقە گیانەکەم ئەجاری وای پەیوەندەکە غەڵەتی هاتووە بەڵام تۆ لەگەڵ هاوسەرەکەی خۆتە بۆ شێوەی تەعامل ناکەی وەڵڵای بەجددیمە ینی حەقی خۆیەتی لێرایە ئەم ئافرەتە بڵین بۆ نمونە جۆرێک لە پاساوی ناتەبای بێنێتەوە ئەمە هۆکارەکان ئەوەی کە ئافرەت بڵین لەگەڵ ئافرەتە تەبەن ئەو حقیقت ئەمە هەیە ئەوە جۆرێک لە بابەتی سایکۆلۆژی ینی لە ناو ناخی ئافرەت ئامایە خۆ ڕەنگە لە ناو پیاوانی شابێ بەڵام پیاوان بە شێوەیەکی کەمتر یعنی ئەوان چەند مەسەلەن کات بەڕێەکەن لە حاڵەتی خۆ جوانکردن و خۆی کە بڵبۆن ونا هیچ حاڵەتێک ینی بچووکترین ڕخنەی لێ بگرە ڕەنگە پێویستی بە 10 ساعت هەیە بۆی بێتەوە سەر خۆی
باشە یعنی بچووکترین ڕخنا باوەڕکە بەس ئەوە مەسەن قژی چی لە کردو مێش کردووە پێی بڵێ ئەمە خەلەلێکی تیا لەوانە بەیانی بچێتەوە ینی دیسان فۆرمێکی تر بکاتەوە پێی بڵێم ستایلە بکەمە بەیانیستا بەس من یەک جار لەوانێت تۆ لە دەلاخانێک سەری چاکەی ئیتر هەرەوەیە هەتا دوو مانگی تر وانە ینی زۆر جار ئەمە حاڵەتەکە خۆی پەیوەندی بۆەوەی ئەو زیاتر لە سەرێکیشەوە تێڕوانینی کۆمەلگە بۆ ئەو بەو شێوەیە ینی ئەوێ بۆ شێوەیانی ئەو زۆر حەزەرەکە لەبەرەوەی کە کۆمەلگە چۆن سەیریەکە وە ژنان چۆن سەیریانەکەن بە ئەمە حاڵەتەکە زیاتر بابەتی دەرونیە زۆر باشە ماوەستا ئازاد ئێستا ینی بەشێکی کێشەکان ڕوونبوونەتەوە بەشێک دیارە لە چیوە سەرچاوە گرێ هۆکارەکانی چین پاڵنەرەکانی چین ئێستا کە ڕێنمایی بەڕێز دۆکو توێژەرێکی کۆمەڵایەتی ڕەنگە کۆمەڵێک خاڵ یان کۆمەڵێک هەبن ڕەنگە هەمووی نا لێرەوە بتانی بیگەێنی لێرەوە بتانی وەکو پەیامێک وەکو ئامۆژگاریەک وەکو کۆمەڵێک بنەما بۆ خێزانەکانی کە تازە دروستە بن یاخودە و خێزانانەی ڕەنگە ئێستاکە دروست بووبن و وەگرە خێزانی گەورەشمانیان لە کۆمەلگا باپیریش و کوڕەکانیش و نەوەکانیش و تا بووکەکانیش هەموو لە ماڵەکان لەسەر یەکن یان نزیکی یەکن هەن دوسێن فۆرمی خێزانمان هەیە کە ئەمانە کۆمەڵێک پەیام بۆ ئەوان کە بتوانن بە گوێبیستی پەیامەکانی تۆ بزانە و خەلەل لە خۆیان هەبوو ئاڕاستە هەڵا خۆی مەوای ڕەنگە زۆر جا کابرات هەستی بەوە نەکردوێت کەەوە گرفتی هەیە پێوا بوو بێ ئیشەکە ڕێکەوە ئەڕوا بەڵام لێرەوە بووی سەتۆزێک کەمتر بێتەوە جوان تەبایەکان دوانەوە زیاتر بن وڵی هاوڕێی خۆشەویست ئەوەی کە لە کۆمەلگەی کوردی هەیە ئەم خێزانانی کۆمەلگەی کوردی هەیە دوای 12 ساڵ لە پرۆسی هاوسەرگیری ینی ئەوەی من تێبینیم کردووە خێزانێکی سارد و سەر بەجددی خێزانێکی ینی زۆر ینی بێهەست ئیتر دەردی کابراڵێ هەر یەکە بەلایەک ئیشی خۆی مەسەلەن بۆ منە گەرم و گوڕی و بارگاوی بوونەوەی عاتیفیان نییە جا ئەوانی کە ئەو کێشانیان هەیە هەتا ئێمە ئەو جیلەی ئێمە خۆشم بەخۆشمەوە کە بڵێنم قساناکەم ئێمە ئەگەر بێت و بارگاوی بوونەمان هەبێت بارگاوی بوونەوە یان مەسەلەن بۆ نمونە ئەم جەژنانە استقلال بکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەسامڕۆکە بڵین ڕۆژی جیهانی خێزانە بە حقیقەت ینی گفتوگۆی خێزانیمان هەبێت وەڕای ئەندامانی خێزان وەرگرین من پێم وایە زۆر لە کێشەکانمان چارەسەر بێت باشە دوم بتوانین ئەو کێشەی کە ڕوئداتەوە واسکە وەکو لە سەرەتای قسەکەکانمان و باسمان کرد ممچین نییە دوو کەس پێک ئەو بن و کێشیان نەبێت باشە کاتێک کێشەی ڕۆیە یعنی شێوازی تەعاملکردنەکە پێویست ناکات تۆ دەنگ بەرزکەیتەوە دایکی بەڕێز خاتونی بەڕێز کاتێک کێشەیەکت لەگەڵ هاوسەرەکەی هەیە سەر و جۆلاکی مناڵەکە و مەکتەرەوە یعنی تۆ کاتێ سەر و جۆلاکی مناڵەکە لە داقا ئاکوتیتەوە زۆر بێ ئەو بەریەکەوتانی کە لە مناڵێن هیچی پەیوەندی نییە ینی جاری وایە باوکەکە ینی بەجددی هەندێک تەسەڕفەکە بەرامبەر بە ژنەکە پڕەکە ئەتەقێتەوە بەسەر باوکەکە ناتوانێت بتەقێتەوە بەسەر مناڵەکە ئەتەقێتەوە کۆمەڵگەی کوردی بەشێکی زۆری ئامەیە خێزانی کوردی بەداغەوە زۆر جار ینی بە حەقیقەتەها ینی بەشێکی زۆری کۆمەڵگەی کوردی ینی ژنێک کە لە مناڵێک تو ڕابێت جاری وایە هۆکارەکەی لەوانەیە من بم بەخوا گەر ئێمە بە حەقیقەت بە پلەی یەکەم پیاوان و لە پێشەمیانەوە خۆم ئەگەر کۆمەڵە دەستەواژە و ڕێوڕسمی جوان هەیە بەرامبەر بە ژنان بەکاری بێنین ئەتوانین یعنی وردە ئەو کێشانی کە هەیە چارەسەر بێت کاکە ژن کۆدی دڵی زۆر ئاسانە ینی ژن کۆدی دڵی چۆن سولفێکی سیارە لێ دووسێ دەستەواژەی جوان بەکارێنە لە دەستەواژەی خۆشەویستی لە دەستەواژەی جەژنانە کاکە ئێمە ڕۆژی جەژن کاممان لە ئێمە هاتینەوە لە مزگەوت هاتینەوە بۆ ماڵەوە تەوقەیەکمان لەگەڵ هاوسەرەکانمانە کرد ئێمە لە بەردەم هاوسەرەکانمانە کۆنتڕۆلەکە فڕین تووڕابین بەڵام ناچین هەستی خۆشەویستی دەربپڕین لە ڕۆژی جەژنە ینی بە حەقیقەت من بەدایان خێزانم وتووە کە لە مزگەوتێتەوە کاکە تەوقەیە لەگەڵ هاوسەرەکە کە لە بەرچاوی مناڵەکانە با مناڵەکان بزن وڵا ڕۆژێ لە ڕۆژان باوکو دایکیان تەوقەیەکیان کردووە باشە هەتام لەولای یەکتریان ماچ کردووە قەیچێکە کاکە گردنی ئازادێ بەخوا هەموو شتێک چارەسەر بێت بەس ئایا لە خێزانی کوردی ئەم شتانە هەیە کەم هەیە ینی بە حەقیقەت هەندێک خێزان هەیە بەداقەوە هەر بەو پاساوی وڵا کاکە جەژن نەماوە هەر بەتەمە هەنان و ماستەکە بخوا بەجددیمە هەی کاکە تۆ ئەڵێ وڵا جەژنی جاران وەک وێستە نییە وڵا جەژن هەمووی وەک یەک وایە بەڵام ئەوە ئێمەین بیرەوەری بۆ مناڵەکان دروست ناکەی باشە تۆ ئاسوودەی بۆ مناڵەکە و دروستکە وەڵڵاهی لە خۆشترین کۆشکاژی ئەگەر لە کەلاوێکا بیت ئەگەر لە ناخۆشترین شوێنە بیت هەیە بەشێکی ئێمەی یعنی ئێمە پیاوان بەجددی کۆدی دڵی ژن زۆر عەجیبە هاوڕێی خۆشەویست کاکە ئەو عاتیفەیە جیهانی خۆی هەیە حەقی خۆیەتی وابێت تێگەیت بە عەقڵی من ناجوڵێتەوە بە عەقڵی خۆیە جوڵێتەوە چۆن تێگەیت ئەوەی کە بە من مهمە وەکو ڕێنماییکاری دەرونی بە پیاوەکە ئاڵێم بەم شێوازە تەعاملی کە خۆ ئاگاداریەتە سەر خەت یعنی کەم ژن هەیە لە کۆمەڵگەی کوردی ئەگەر ینی هەموو زارێ وتومە ینی هەموو بارگە و بنەکەی پێچا بێتەوە تەلەفۆنی بۆ براکەی کردبێت تەکسەکەی لە دەرەودا نابێت وڵی کاکە تۆرا بێت بەو قورعانە بە یەک دەستەواژە بە یەک تەلەفۆن بە یەک قسەی نەرم یەی هێنیتەوە سەر خەت
بەس ئێمە نایکەین ئێمە پیاوان بەداخەوە ئێمە بیر لەواکەینەوە ئەیترسێنین کاکە چاوت دەرێ ئەوە من ژنێکی کاهێنم وەڵا دەستی خۆش بێ بەجددیمە وەڵا ماڵەکە و لێکا بە دۆزەخ وەڵا هەر پیاوێک بەجدجا زۆر پیاواڵە ینی بە منڵی کاکەوە کوڕ کاکە گیان ئەمە تۆ خۆت و ئەو حسابن حتا باوکو دایکیش کاکە برێش تۆ بۆ تۆ نام بەجددیمە ئەمانە مدەی زەمەنین تەدەخولاتی خەڵک بە تەسیری نەبێ لەسەر خێزانەکان لەسەر ئەو پرۆسی هاوسەرگیری ینی ئەگەر ئێمە بتوانین دیسان بۆ ژنانیش ئەوەی مهمە تۆزی خۆیانەوە نیشکاکە جان وڵی من گلەی من لەوانەوەیە باشە ئەم هەموو شتا ئازانێت ئێستا لە کاتێکە سیرکە ژنی جارانی مەسەن دایک و ننکی ئێمە چی دروست کردو ئەمە خواردنە کوردواری دروست کردو ئێستا یوتیوب هەیە یوتیوب باشە هەرچی جۆری خواردنە دروست باشە کاکە بە تۆ ناتوانانی دوو سوپی جوان ئامادەکەی لە بەربانگا پێشکەشی بە ئەندامانی خێزانەکەی کەیت ها باشە بۆ تۆ ناتوانانی شیرینێکی جوان پێشکەش بە ئەندامانی هەردوو لامان یعنی گەر ئەو بتوانێت لەو ڕێوە ئەمیش بتوانێت لەو ڕێوە ئەنجا بتوانانی گفتوگوی خێزانی هەبێت خۆ ئەگەدارە شتەکان چارەسەر بێت بەڵام کاتێ ئێمە ئەمە ناکەین کێشەکە لێرەوەیە شت زۆرە ڕێنمایی زۆرە یعنی ڕەنگە ئەوە هەر یەک بەرنامی تایبەتی بێ کە ئێمە بتوانین ڕێنمایی بەڵام مهمترین شتی ئەوەیە کە پیاوان ینی بە حقیقت کۆدی دڵیان بدۆزنەوە و مهمترین شتی ئەوەیە کە ژنان و بتوان بڵین بۆ حقت ئەو فۆرمەی کە لە پێش پرۆسی هاوسەرگیری پیشانی هاوسەرەکان ناوە هەمان فۆرم پیشان بنەوە ئێدەکاکە قەیچێکە دو ساڵ دوای پرۆسی هاوسەرگیری لە تۆ لە تەباخەکەیتەوە ئێدە تۆزی خۆ جوانگە خۆ گۆڕە خۆ قۆس بەجددی معنی بە حقیقت یعنی ئەو شێوازی کە بەکاری هێناوە بۆ ئەوەی کە پیاوەکە و پێڕازی بۆ هەمان فۆرم بەکاربێنە هەمان فۆرم دوای دو ساڵ لە پرۆزەی هاوسەرگیری ئیتر ئەوانە هەمووی خاڵ ئەمە گەورەی خاڵەتی وەکو خاڵ زۆرن مامۆستا ئازاجەلال توێژەری کۆمەڵایەتی بەم جەژنا زێتمان دایگەردنمان ئازاکە و هەر لە جەژن خۆشیابی سپاس بۆ ڕوونکردنەوەکان ئینشەڵا ئەم جەژنە بێتە مایەوەی تەواوی خێزانەکان ئاسوودە و تەبا و ئارام من دوور بنەوە لە دەردووبەڵا سپاس بۆ مامۆستا ئازاجەلال توێژەری کۆمەڵایەتی لەم تەوەرەیە لەگەڵمان بوو ناوڕێک وەردەگرین و دێنەوە لاتان پناهی بێنەوایە شەهسواری مەحشەری ئەی پەناهی بێنەوایە شەهسواری مەحشەری وەی شەفیعی ئاسیان و تۆڕەداری مەهتەری وەی شەفیعی ئاسیان و تۆڕەداری مەهتەری سورمەی بینای عالم خاکی تۆیە ڕاوزەت سورمەی بینای عالم خاکی تۆیە ڕاوزەت تۆ لەناو پەیغەمبەرانە هەم ڕەئیس و سەروەری تۆ لەناو پەیغەمبەرانە هەم ڕەئیس و سەروەری خلعتي لولاك توب باعثي خلقي عدم خلعتي لولاك توب باعثي خلقي عدم هم لسايي توب جملي مسندي پیغمبري هم لسایه تو بو جمله مسندی پیغمبری
پەناهی بێنەوایان شاه سواری مەحشەری ئەی پەناهی بێنەوایان شاه سواری مەحشەری وەی شەفیعی ئاسیان و تۆ ڕەدارێ مەهتەری وەی شەفیعی ئاسیان و تۆ ڕەدارێ مەهتەری بولبولین باغی جەلالی ڕۆی گوڵی باڵا بلور بولبولین باغی جەلالی ڕۆی گوڵی باڵا بلور ئافتابی ڕووی زەمینی تۆ عەجایب ڕەهبەری ئافتابی ڕووی زەمینی تۆ عەجایب ڕەهبەری ئازانم دووبارە سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بێت لە بەشی دووهەمی بڕگەی پرسیار و وەڵام لە خزمەتتان نابین بە پرسیارێکی نوێ ومێ دەکەین هاوڕێیان و بەڕێزانی پەیوەندی دەکەن وەڵامیان پرسیارشان لابێت سەرتاش دەچین لای پەیوەندی یەکەم خاتو نازدار مەحموود لە سلێمانیەوە سڵاوی خوات لێبێ و جەژنت پیرۆز بێ. سڵاوی خوای گەورە دەورای بەڕێزم لێ جەژن پیرۆز بێت تاعاتێ قبول بێ یاخوا هەمیشە لە جەژن خۆشیاوی براگیان. زۆر سپاس خاتو نازدار. پیرۆزبایی لەسەرجەم کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیامەکەم لە ڕادیۆ پەیامەکەم یا ڕەبی هەمیشە لە جەژن خۆشیاوین خوای گەورەتان پارێزێ موفق بن ئینشاءالله. زۆر زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە سپاس دەکەین ئێوەش لە جەژن و خۆشیاوبن سەلامەت بی. خاتو نازدار پرسیارێکمان بۆ ئامادە کردوون. یەکێک لەم شارانەی عێراق لەلایەن پێشەوا عومەری کوڕی خەتابەوە دروست کراوە بەغداد کوفە مووسڵ. پێسە بەوا بزانم ئیشەکە زۆر ناڕواگە یەکلایی بکەیت تۆ خراپ نابێت. من نازانم بەس پرسیارەکەت بۆ دەخوێنمەوە و خۆت یەکلایی کەرەوە. یەکێک لەم شارانەی عێراق لەلایەن پێشەوا عومەری کوڕی خەتابیان هاوسەردەمی پێشەوا عومەری کوڕی خەتاب دروستکراوە بەغداد کوفە مووسڵ. باشە خاتو نازار مەحموود لە سلێمانی هەم وەڵام دەکەین جەژنە پیرۆز بێ و سەلامەت زۆر باس. خاتوکانی لە سلێمانی پەیوەندی دووهەم وەردەگرین سڵاوی خوات لێبێ و جەژنت پیرۆز بێ. زۆر سپاس خاتوکانی جەژنی خۆشتان پیرۆز بێ. سەلامەت بی هەمیشە لە جەژن و خۆشیاوی خاتوکانی. بەغدا و کوفە و مووسڵ یەکێک لەم شارانە لە سەردەمی خەلافەتی عومەری کوڕی خەتاب دروستکراون لە عێراق کامیانە؟ مناڵم کوفە و هاوکاریم کە ئەگەر لە پرسیارەکە بە جوانی تێبگەن وەڵامەکە زۆر زۆر ئاسانە. یەکێک لەم شارانەی عێراق لە سەردەمی خەلافەتی عومەری کوڕی خەتاب دروست کراوە واتە بنیاد ناوە دروست کراوە بەغدا کوفە مووسڵ. بەغداد بێ. باشە خاتوکانی لە سلێمانی ئەم وەڵامەت بۆ جێگیر دەکەم. سپاس بۆ پەیوەندیەکەت. هەر لە سلێمانی دەمێنینەوە و دەچینە لای خاتو میدیا عیزەدین سڵاوی خوات لێبێ و جەژنت پیرۆز بێ. زۆر سپاس خاتو میدیا میشە لە جەژن و شادیا بن ئینشەڵڵا. خاتو میدیا گوێویستی پرسیارەکەمان بووی؟ کوفە بێت. باشە خاتو میدیا عیزەدین لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت.
بەڵێ بینەرانی عزیز پرسیارەکەمان بەم شێوەیە هەو هاوڕێیانە کەوا وەری دەگرن یەکێک لەم شارانی عێراق لەلایەن پێشەوا ئەمری کوڕی خەتاب دروستکراوە بەغدا کوفە مووسڵ سێ اختیارمان هەیە دەچینە لای پەیوەندیەکی تر خات و شیلان سابیر لە کەرکووکەوە سڵای خوات لێبێ و جەژنی پیرۆز بێ جەژن خۆشیش پیرۆز بێ برابەڕێزەکەم دەستخۆشیریەکەم زۆر سپاس خات و شیلان باز بۆ توش پرسیارەکەت گوێ لێ بوو خات و شیلان وەڵڵاهی یارمەتیمانگە خۆتەمە وڵامی ڕاستاتوە یەکێک لەم شارانەی عێراق لەلایەن پێشەوا عومەری کوڕی خەتاب دروست کراوە بەغدا کوفە مووسڵ وەڵامی ڕاست جاخۆ هەرسێکیان وتووە ئێستا چی بڵێ هەرسێکی لێت تێگەچێ هەرسێکی وتراوەوە نییە بەڵێ نازانم مۆفڵیان کۆفا مشتە دوومە لەو دوایە دای خۆت یەکلایی بکەوە خات و شیلان سابێ ماڵێن مۆفڵ خۆم شەرم کۆفا چۆن ماڵێن مۆفڵ خۆم شەرم کۆفا وەڵاه بەگوێ ماڵەوە مەکە کۆفا دێشەڵە دەی باش خات و شیلان سابر ئەمە سڵامانەیە بۆ ماڵەوە بەس بۆم پرسیارە بەگویانەکەی دوایی بەگویان بکە جەژنتان پیرۆز بێ هەر لە جەژن و خۆشییا بن سپاس بۆ پەیوەندیەکەت ئەچینە بەردەڕەش کاک عەدنانمان لەگەڵا عەلەیکوم ئەسەلام و ڕەحمەتوڵڵا دەستخۆشتانێ دەکەم سەرکردم جێژنتان پیرۆز بێ لە هەموو کارماندا زۆر سپاس کاک عەدنان گیان لە تۆش پیرۆز بێ مەمنوون سپاس هەمیشە لە جەژن و خۆشیابی کاک عەدنان ئیشەلان گۆژەکەتە مەزمعین با کوفە بیت با کوفە بی بە معلوماتەوە هاتوویەڵی کاک عەدنان بەلێ هەریوەلا بێگومان باشە لەشە ساغ بێ لە جەژن و خۆشیابی کاک عەدنان لە بەردەڕەش سپاس بۆ پەیوەندیەکەتان بەڵێ دڵشێر عەبدوڵڵا لە هەولێر سڵاوی خوات لێبێ و جەژنی پیرۆز بێ دەژن لە تۆ هەموو کارمەندانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی پەیام پیرۆز بێت زۆر سپاس لای خۆم ئاڕاستێکیش موسڵمانانی کوردستان دەکەم هیوادارم فەڵەستی بڵێکرا بەزووتی کات ئینشاءڵڵا ئازاد دەکرێت و دەوڵەتی فەڵەستی بە تەواوەتی ئازاد دەکرێت ئینشاءڵڵا با ئیسرائیل لەناو بە ئینشاءڵڵا زۆر سپاس کاکە دڵشێرگیان خوای گەورە هەموو لایەک بپارێزێ ئارامی بۆ هەموو شوێنێک بگەڕێتەوە مسلمانان لە شەڕ و شۆڕ و ماڵوێرانی بەدوود بگرای ئینشاءڵڵا کاک دڵشێرگێ ویستی پرسیارەکەمان بووی وەڵی ئەگەر لۆم بخوێنەوە ناوەڵا لە تەلەڤیزیۆن لەلا نییە زۆر باشە یەکێک لە سێ شارمان هەیە بەغدا کوفە مووسڵ ئەم سێ شارە یەکێکیان لەم شارانە کە شاری عێراقن لە سەردەمی پێشەوا عومەری کوڕی خەتاب دروست کراون کامیانە بەغدا مووسڵ کوفە بەغدا کوفە مووسڵ یەکێک لەم شارانە لە سەردەمی پێشەوا عومەری کوڕی خەتاب دروست کراوە والله زمانی ابو جعفر المنصور زمانی بغداد و نازم وصفه کوفە مووسڵ بەغدا زانیاری نییە لە سەوەندێ بەڵام با مووسڵ بێت با مووسڵ بێ زۆر باشە کاکە دڵشێر لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندیەکەت هەمیشە لە جەژن و خۆشیدا بیشەڵا وەڵە بینەرانی عەزیز هەر لە هەولێر دەمێنینەوە خات و سازانمان لەگەڵە سڵاوی خوات لێبێ و جەژنی پیرۆز بێ ئەی ماشەڵڵا زۆر سپاس خات و سازان دەکەم جێژنە پیرۆزانی خۆم ئاراستی سەردە موسڵمانان و کارمەندپڕێدانی و براسی دەکەم زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە سپاس دەگەین خات و سازان سپاسی دەکەم بەنسبەت سوالەکەشت کوفە بیتن بەنسبەت با کوفە بیتن بەساشە بەسەر چاوەڵامە بۆ جێگیر دەکەین خات و سازان لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکەت هەمیشە لە جەژن و خۆشیابی
بڵێ بینەرانی عزیز من پرسیارەکە بۆی وازی دەخوێنەوە لەسەر شاشەی پەیامیش نووسراوە بۆی ئەوانەیشیکەوە گوێیان لێ نەبووە گویان لێبێت یەکێک لە شارانی عێراق لەیان پێشەوا عومەری کوڕی خەتاب یان هاوسەردەمی پێشەوا عومەری کوڕی خەتاب دروستکراوە اختیارەکانیش بەغدا و کوفە و مووسڵە. دەچینە شاری سلێمانی خات و پەروینمان لەگەڵە خات و پەروین سڵاوی خوات لێبێ و جەژنت پیرۆز بێ. زۆر سپاس خات و پەروین گوێبیستی پرسیارەکەمان بوویت؟ بەڵێ با کوفە بێ برا بەڕێزەکەم. با کوفە بێ. با کوفە بێ. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خات و پەروین. چۆن؟ ئەڵەم خوای گەورە لەشتان سپاس. زۆر سپاس زۆر سپاس لە دوعای خێر بێ بەشمان وەکەن سەلامەت بی سپاس دەکەین خات و پەروین. زۆر سپاس. دەچینە پارێزگای دهۆک پەیوەندێکمان لەگەڵە سەقەرمان لەگەڵە سڵاوی خوات لێبێ جەژنی پیرۆز بێ. خوات لێبێ بەیانی باش. زۆر سپاس سەیدا سەقەرتن پیرۆز بێ لە بەڕێزیشت و هەمیشە لە جەژن و خۆشیا بیت. گەلک سپاس جەژن پیرۆز بێ. زۆر سپاس سەیدا گیان. گەلک سپاس چاوەکەمی بەڕێزی منی. بەڕێزی سەیدا سەقەر جەژنی دهۆک چۆن دەگوزارێ؟ وەلا زۆر خۆشە. یاخوا هەر خۆش بێت یاخوا هەر خۆش بێ. گەلک سپاس چاوەکەمی بەڕێزی منی. کە سەیدا سەقەر گوێبیستی پرسیارەکە بووی؟ بەڵێ با کوفە بێت. با کوفە بێت زۆر باشە وەڵامت بۆ جێگیر دەکەم. سەیدا سەقەر لە دهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە چەمچەماڵ لای خات و ژیان سڵاوی خوات لێبێ و جەژن پیرۆز بێ. لە ئێوەش جەژن هەموو لە پیرۆز بێ و لە ئێوەش پیرۆز بێ. زۆر سپاس خات و ژیان. زۆر سپاس بۆ ئێوە. بەڵێ گوێبیستی پرسیارەکەمان بووی؟ بەڵێ با کوفە بێ. با کوفە بێت. زۆر سپاس. باشە خات و ژیان سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر لە هەولێرەوە کێمان لەگەڵە خاتوو خاتوو لینە سڵاوت لێبێ. ئەمینە ئەمینە خاتوو ئەمینە سڵاوی خوات لێبێ و جەژن پیرۆز بێ. سڵاوی خوش لە توێ دەژنی هەموو مسلمانە پیرۆز بێ. زۆر سپاس هەمیشە لە جەژن و خۆشیان. ئەمینە لینە ئەمینە تاو خاتوو ئەمینە ناوەکەت گەشتە لامان سەلامەت بی و هەمیشە لە جەژن و شادیا بی. سپاس. گوێویستی پرسیارەکەمان بوویت؟ وەڵا کرد دووبارە بکەنەوە. زۆر باشە یەکێک لەم شارانەی عێراق لە سەردەمی پێشەوا عومەری کوڕی خەتاب دروست کراوە. شاری مووسڵ شاری کوفە شاری بەغدا. بەغدا دڵنیایت؟ بەڵێ بەغدا هەستنکە زۆر قەدیمە سارەج قەدیمە. باشە خاتوو ئامینە لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکەت هەمیشە لە جەژن و خۆشیدا بی و دووبارە تاعات و عیبادەتتان قبول بێت ئیشاءالله خوای گەورە. بەگشتی ئەم جەژنە بکاتە مایە خێر بۆ هەموو لایەک. دەچینە قەزای کۆیە نەوەڵات ناچین بۆ قەزای کۆیەچین بۆ باوەنور. دایکی کاک ناسیحمان لەگەڵە سڵاوی خوات لێبێ. دایکی ناسک. وعلیکم السلام و رحمة الله. دایکی ناسک خان. باسی کاکشوانیان. زۆر سپاس سەلامەت بیا ڕەبی. جەژن پیرۆز بێ ڕەبی لە هەمووتان. جەژنی ئێوەش پیرۆز بێ و تاعات و عیبادەتتان قبول بێ ئیشەڵڵا. لە ئێوەش ئیشەڵڵا کاکشوانیان یا ڕەبی لەشتان ساق لەسەر بەرز ئیشەڵڵا لەم بەرنامە بەردەوام بوون ئیشەڵڵا. زۆر سپاس دایکی ناسک خان. بەڕێزی کاکشوانیان با کوفە بێ بۆ پرسیارەکەیش. با کوفە بێت باشە دایکی ناسک خان لە باوەنورەوە. ئەو وەڵامە بۆ جێگیرەکەم ڕێز و سڵاومانەیە هەمیشە لە جەژن و خۆشیا بن. زۆر سپاس. دەچینە قەزای خەبات لای کاک غازی. کاک غازی سڵاوی خوات لێبێ. لە ئێوەش پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و شادیابی کاک غازیکەن. جەژن لە قەزای خەبات چۆن دەگوزارێت چۆن گوزەرە؟ وەڵام ماوەسە باش عیبی نییە. یاخوا هەر باش بێ کاک غازیگەن.
ڕێنی سوپاس دەکەم وەڵامی پرسیارەکەت لایە گوێبیستی پرسیارەکە بوویت باکوفە بیت باکوفە بێت زۆر باشە زۆر سپاس بۆ کاکغازی لە خەباتەوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بینەرانی عزیز بەرشی دووهەمی پڕگەی پرسیار وەڵامیش کۆتایی هات لەگەڵمان بمێننەوە لەگەڵتان تیر و پشکەکان ئەنجامەدەین بزانین دوو پێم وابێت دوو کەس دەبێتە براوەی سێیەم ڕۆژی جەژن ئەو وەڵامانەی کەوا وەڵامە ڕاستەکان کە ڕێژەیەکی زۆر وەڵامی ڕاست هات لە کۆتایی پرۆگرام ئێمە تیر و پشکیان بۆ دەکەین بەڵێ ئێستش ناوبڕێک وەردەگرین و دێنەوە لاتان یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە لە ناو گوندی بانیخەڵان لە خزمەتی ئەم پیاوە بەڕێزەوە مرا بەڕێزانە کە جەژنە پیرۆزەکەین و ئەگەڕێین لەگەڵ ماڵەکانە و لێراوە جەژنە پیرۆزە لە تێکڕای مسلمانانی جیهانەکەی مەتایبەتی مسلمانانی کوردستان مەتایبەتی تر ئەو برا مەزڵمانەمان کە لە فەلەستین لە جێر چەپۆکەی زوڵم و زۆری ستەمی ئەو زاڵمانەدان لێراوە پیرۆزەکان لێ ئەەکەین و داواکانی لەخوای پەروەردگار ئینشاءالله بیکاتە مایەی ڕەحمەت و بەرەکەتێ بۆ ئەوان و ڕزگاربوونیشان لە زوڵم و زۆری ئەو زاڵم و ستەمکارانە. مناوم ئەسمایە ئەمڕۆ جەژنە و هاتین بۆ ماڵان هینە ئەمەش ڕەفیقەکەمان ناوی نیوایە ئەم شتە جەژن لە هەموو لای پیرۆز ئێمانەی هەموو ماڵی بگەڕێن ئەوە ئەمان ئامۆز فرزام و ئەوەش خوشکم ئەوە نایسایە ئەوەش نای سەرەپا ئەم دڵە مەشق و ئەمینەیە سەرەپا ئەم دڵە مەشق و ئەمینەیە لە بۆ دیداری سەرداری مەدینە لە بۆ دیداری سەرداری مەدینە خوابادی سبا بێرە هەواڵێ لە بۆ غەمگین دڵێ ئاشوفتە حاڵێ لە بۆ غەمگین دڵێ ئاشوفتە حاڵێ کە بەڵکو زامینا سۆرم دەواکە لە ماڵی حاڵینا زۆرم نەها
نەخۆش و دەردەدارونیشتە جێیە نەخۆش و دەردەدارونیشتە جێیە سەرەپام دڵە مەشق و ئەوینەیە سەرەپام دڵە مەشق و ئەوینەیە لە بۆ دیداری سەرداری مەدینە لە بۆ دیداری سەرداری مەدینە. وڵە بینەرانی عزیز ئێمە دوو پرسیارمان ئاڕاستیەوە کرد. پرسیاری یەکەممان ئەوە بوو ناوی ئەو پێغەمبەرە چیە کە زۆرترین جار لە قورئان دووبارە کراوەتەوە کە 134 جار دووبارە بوویەوە. سێ ئەختیارمان هەبوو ئادەم، موسا، محەممەد سڵاوی خۆیان لەسەر بێت. ئەختیاری یەکە ڕاستەکە موسا بوو. لە پرسیاری دووەمی شاری کوفە بوو. ئێستاکە ئەمە تیر و پشکی پرسیاری یەکەمە کە ڕێژەیەکی زۆر لە هاوڕێ عەزیزانە وەڵامەکەیان زانی کە ئختیاری موسا پەیامبەریان هەڵبژارد. با من لێرە سیر ناکەم اختیارێک هەڵبژێرم زانم چییە بەدەستمەوە. بسمیلا ئەمە بۆ ئختیاری پرسیاری یەکەم خات و ئیمان لە ئاکرێ خات و ئیمان لە ئاکرێ بووە براوەی خەڵاتی پرسیاری یەکەممان لە لێرە ئەمانەش بکەمە ئێرەوە من بۆ چیکییان کردم. بەڵێ لە پرسیاری دووەمیش باسمان کرد کام لەو شارانەی عێراق لە سەردەمی عومەری کوڕی خەتاب دروست کراون. لێرە من ئاخر ئاوا باشە پرسیاری بزانین براوەی ئەم دایکی ناسک لە پیرەمەگرون پێوان بە کۆتا پەیوەندی بوو ئەو دەرچوو دایکی ناسکخان لە پیرەمەگرون. بەڵێ ئایزان داوا لە هەردوو ئەو دەرچووە بەڕێزە دەکەین خات و ئیمان لە ئاکرێ و دایکی ناسکخان لە پیرەمەگرون. ڕقم تەلەفۆنەکان عەفوەن لە باوەنور دایکی ناسکخان لە باوەنور بووە نەنووسراوە. پەیوەندی بۆ ژمارە تەلەفۆنانەوە بکەن لەسەر شاشەکان نووسراون هاوکارانم زانیاری تەواویان لێر دەگرن و ڕێنماییان دەدنێ بە وەرگرتنی خەڵاتەکانیان. بەم شێوەیە بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژی تایبەت بە جەژنمان پێشەشکردن. دووبارە و جەژنتان پیرۆز بێت و تاعات و عیبادەتتان قبوڵ تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.